سفید حضرتم تیهو چه باشد پیش من تاج سفید حضرتم تیهو چه باشد پیش من تیهو اگر شوخی کنند چون باز بر تیهو زنم تیهو اگر شوخی کنم چون باز بر تیهو زنم چون باز بر تیهو زنم با قدسیان آسمان من هر شب یهو زنم با قدسیان آسمان من هر شب یهو زنم صوفی گر از لادم زنم من دم زله زنم من دم زله زنم نفس است کد بانوی من کد خدا و شوی او نفس است کد بانوی من کد خدا و شوی او کد بانویم گر بد کنند بر روی کد بانو زنم کد بانویم گر بد کنند بر روی کد بانو زنم بر روی کدبانو زنم و قدسیان آسمان من هر شب یهو زنم و قدسیان آسمان من هر شب یهو زنم صوفی گر از لادم زنم من دم زله زنم من دم زله زنم الله الله خاقان اردو خانگر از جنه گرد دیل من خاقان اردو خانگر از جنه گرد دیل من پهلوان حیدرم بر خیل و بر اردو زنم من پهلوان حیدرم بر خیل و بر اردو زنم بر خیل و بر اردو زنم و قدسیان آسمان من هر شب یهو زنم و قدسیان آسمان من هر شب یهو زنم صوفی گر از لادم زنم من دم زله زنم من دم زله زنم الله الله با قدسیان آسمان من هر شب یهو زنم با قدسیان آسمان من هر شب یهو زنم صوفی گر از لادم زنم دم زله زنم صوفی گر از لادم زنم
خۆش دەست خۆش بێ کاکەیان زۆر سپاس زۆر هەر دەنگت ساغ بێ دووبارە سڵاوتان لەبێت لە بەرنامەیەکی دیکەی پارشیف لەگەڵتانین دووبارە بە مناجەزەکانی کاک پەیام و سروودەکانی کاک سەفخان و هەروەها مناجاتی بەشداربوانیش کە ئەم شەویش هەمانە و بڕگەی زۆر تایبەتمان هەیە 5 بەشدار بوومانەیە سەفخان تۆ دەست پێ بکە بەڵێ شۆ ساعت خۆش بێ پەیامی عزیزی زۆر زۆر سپاس دەکەم کاک سەفخانی بەڕێز دادەبانی بەڕێز کاک خۆش بێ سلاوی مێژ بۆ هەنە هێویدارن و خۆدێژ ما و ژوەژی ڕەمەزانی قبول بک هێدی هێدیم بەر بێ داویا ڕەمەزانی بدڕن خۆی تعالی انشاءالله داویاوی ماهانێ وی شەڕی سەرمە ببێ و هێویدارن و ئاشتیل وڵاتی مەل هەر چارەی کوردستانی بجی ببی یا رب بێ ئامین 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 بە تایبەتر چونکە جەنگ ماڵکاولی لە دووە و بەداخەوە لە چەند شوێنێک شەڕ و ئاژاوە و کێشە و مشکلە خەڵک دەربەدەر بووە بە ملیۆنان کەس لەبەرەوە پێم وایە گرنگترین ئومێدێک کە ئێمە لە شەوانی پیرۆز هەمانبی بەرقەراربوونی ئاشتیە بۆ هەموو دنیا سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێز ئینشاءالله لەو شەوانە مبارەکانە ئێمە لە دوعای خێرتان قافڵ نەفەرمون کاک دکتۆر من حەز دەکەم سەبارەت بۆ ئاهەنگە خوێن تێکسەکەی بە تایبەتر من پێم وایە ینی ناونیشانی ئەلبومیشتەوە ئەوە ئالبومی باقوسیان یەکە یەکەمین ئالبومە بەڵێ ئەمە تێکستی چێە ئەوە تێکستی حەزەتی مۆلانەی ڕومیە مۆلانەی بەڵخیە ئەوە ینی بە مەقامی گەشتووە لە بواری تەسەوف عرفان سەبارەت بە ینی ئیشارە دەکات بە نەفسی خۆی ئێژێ ئەوەڵەن کە من هەر شەو لەگەڵ باقوتسیان لەگەڵ ئەو قوتسیانە کە لە ئاسمان هەر شەو ئەمن زکری دەکەم و ئەگەر ینی دەمەوێت زۆر مختصر بڵێم ئەڵێ ئەگەر نەفس وەکو ینی تەشبیهی کردووە بازێک ئەڵێ ئەگەر ئەو بازە یعنی تەشبیهی کردووە باز عەزیەتم کە ئەمن لەو بازەی لێ ئەدەم یعنی ئەوەندە نەفسی خۆی بەقووەت کردووە ئەڵێ ناتوانێت نەفس عەزیەتی من بگا ئەوەندە ناتوانێت تر دەستکارینی من بکە من زۆر بەقووت بوومە لە تەریقەت عرفان بە مەقامێکی گەشتووە کە ئەو شعرێ وتووە زۆر زۆر شعرێکی تأثیر گوزارە ساعت خۆش بێ دیارە ڕیتمەکەشی ئاوازەکەشی بەڕاستی زۆر کاریگەر دەست خۆش بی دەی ئیستا ئێمە لە خزمەتانین بۆ پرۆمۆی مناجات و دواتر دێینەوە ئەگەر مناجات یان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net را ژمارەڕێ چاوەڕوانتانین لە هێویاوە دووبارە سڵاوتان لەبێت ئەم شەو 5 بەشدار بوومان هەیە لە پێش بڕکەی مناجات لە ناوچە جیاجەکانی کوردستانن یەکەمین بەشدار بوو کە ڤیددیۆی نردووە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە کاک پێیان سڵاو بۆ خەڵکی بە شەرەفی ڕۆژهەڵاتی کوردستان و هەموو چوار پارچەکە لە شاری بانەوە بانە ئەنە ئەوەندە بانە خۆشە ئەو بە قورعان بە قورعان ئێدە هەر نەچوین ئەمە چییە هەر ئەوێ خۆشە ئەو شتە خۆشە خەڵکێکی زۆر زۆر محتەرەمی هەیە وەڵڵا هەموو شارەکانی کوردستان بەخوا خەڵکیان محتەرەمە خالید فتحیان با پێکەوە گوێبیستی بین بزانین چ مناجاتێکی کاکە خالید گیان سڵاو بۆ جنابت و خانەوادەی محتەرەم يا رسول الله ذليلم أمتكم بشعور روسيا وبرقنام يا محمد جان رمنيا بمحزور قدرم كاي بپناهم يا محمد جان سذكرت هايا يا دمجور زيارات هاتون قربان لقابيد ممكدور شاورواني رحمتي توم دەستخۆشینی کاکە خالیدی بەڕێز لە شاری بانەوە دەکەین و دیسان
لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شارە جوانەکەی مەریوان کاکە عیرفانی تابزەر یان نابزەر تابزەر سڵاو بۆ کاکە عیرفانی بەڕێز و خانەوادەی محتەرەم. ئەمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو دەینەوە باشوور لە گوندی گرد عازەبانی دەشتی شەمامچی هەولێر بەشداربوویەکمان هەیە هاوسەر سابیریش بە مناجاتێک لەگەڵ ئێمە بەشدارە بزانین ئەو چی کردووە وەک پەیام دەڵێ بزانم چیت کردووە. سڵاو بۆ خەڵکی بەشەرەف و محتەرەمی هەولێر کە ئیستا لە هەولێرم زۆر زۆر بەڕێزم. کاکە زرنگ خالد جی خەڵکێ سلێمانیە باژارێ بانوویە بۆ خۆی بە ئەسڵ خەڵکی خەڵات زێ بەڵام لە سلێمانی دادنی ئەو لە سلێمانی دانیشتی ئێستا دانیشتی ئێستانیە بڵێ باش بوو سڵاو لە خەڵکی بەشەرەفی سلێمانیە قەڵات زە و حەزەتی کاکە شێخی سلەیمانی سۆسپاس ئەرێ وەڵڵا خۆشم دەوێ هەناسەکەم بۆیە جوانی تۆ باسەکەم لە دنیای ئەوینی تۆدا دەشکێ بەشداربوویەکی دیکەمان هەیە لە بەردەڕەشەوەیە لە پارێزگای دهۆک بەدر خدر سڵاو بۆ قەزای بەردەڕەش و پارێزگای دهۆک و هەموو چوار پارچەی کوردستان کاکە خدری بەڕێزەوتەوە تایبەتە کاک بەدر خدر باوکێتی بەدر خدر کاکە تایبەت یادی شیرینات يا رسول الله دڵ دەکاتەوە ژینم با دڵتا بەڕێگاتەوە هەموو شەوێک هەموو
شوك لقى الخيال ديتان مدينة نوريم خودا باتوا يا رسول الله شادا وكسيتو إلى دلدابي ئەگەر مناجاتیان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانجی بە ئیمێلا pashiv@trudaw.net را ژمارەڕێ چاوەڕوانتانین لێبیاون حكمة خذي أزمو ده حكمة خذي ورمانج دولتا دني دايا آيا بچ وجهي مان محروم بالجملة يجبو مان محكوم آيا بچ وجهي مان محروم بالجملة يجبو مان محكوم گرد هوای گرد هوام اتفاقك فکر بکرا من قيادك روم وعرب وعجم بتمامي هم يا جمراء ذكرى غلامي تكميل ذكر ما دين ودولات تكميل ذكر ما دين ودولات تحصيل ذكر مع المحكمات
گرد هوای مسر فرازک صاحب کرمک سخن نوازک نقد مدبو بشك مسكوك ندمها برواج مشكوك نقد مدبو بشك مسكوك ندمها برواج دنگ خوش خوشتر. دست خوش کاک خوشتر. سبخانی برای کاک سەبخان ئەم جارەکەش بە شاراوە چوو ینی نەم خەبەرمانە و بێخەبەر چوو بۆ کاکە کاکە چی بوو ئەو هەلبەستە چی بوو وەڵام بەڕاستی دڵت قرچاندی. هەرێ والله کاکە سەوەڕاوە سرۆس پێش ئەوەی کە قسە بکەم کاکە من هەر سەلامی دەکەیم لە خەڵکی کوردستان بە سەلامی ناکەم لەو بنەماڵەی خۆمان کاکە سلام بۆ بنەماڵەی کاک دکتۆر بۆ بنەماڵەی دادەبانوو بۆ بنەماڵەی کاک سەبخان بۆ بنەماڵەی گروپی موزیقا بۆ بنەماڵەی کامێرە ئەوانەی کە عەزیزانی کە کاگێرش کاکێرش دەرهێنەر کاکە سلااوڕێز سلااوڕێز بۆ خانەوادەی بە شەرەفی کاگێرش کاکێرش ئەرێ وەڵڵا ئەوانەی کە ئەوانەی کە کامێران سەوتن نورن هەموو چون بەڕاستی زۆر زەحمەت دەکێشن بەڕاستی ها بەڕاستی ماندوو نەبن ئینشاءالله کە هەر لەشیان ساق بێ کاسەفە بۆ مەبەستە چی بووەوە کاک پەیامشخوا ئەv هەلبەستە ئەحمەدی خانی بەلێ ئەحمەدی خانی بەلکی ئیرۆ دبین هەمکی شکستی من درێ خۆ دلو یعنی ئێز دەولە و گەشتم بەلکی بانوف چەند جاژمر دەبێژی دەبێ سەبقان ڕاستی هەلبەستام خۆن دەندرێمە ئێشاند چما وڵاتێتەوە دیارە دەوێ ڕەمەزانە هانێژم دبین خواستە ئێریشتێن سەرمە وی ناژی ئەv سترانەهانەی دەردێ ملەتێ کورد دەبێژی ئێشا ملەتێ کورد دەبێژی گۆش هەزاری ساڵان دە حەیانی ئیرۆ ئێشامە شخوا بەحساوەیە کێ دەکەی گۆ گەرمە هەبا ئیتفاق ئەرێ دەبێ ئەزمامەت حکمەتا خۆدێدا زمامت حکمەتا خۆدێ يعني خۆدێ گەورە کورمانج دەولەتا دنیێدا ئایا بە چ وەجهیمانە محکوم بالجملة جبو چمانە محروم چما محروم جا ئازادیا خۆش زمانی خۆش مافی خۆ ئەبەیای جارێ ئەحمەدی خانی گوتی حەیان ئیرۆ براستی هێویدار انشاءالله ئالا کوردستانی بلند دەبێ هێویدارن گۆ دناو ئالین جیهانی دهین و هین بەرزتر ببێ شخوا ئەم گاوان داوێژن ئەرێ بژی کورد و کوردستان نام ئەس دخوازم تەمام بکەم زانە کاکە پەیام ئەس دخوازم تەمام بکەم شخوا ئەحمەدی خانێ دبستانە نەتەویێ و نیشتمان پەروەریەیە ئەمە ئیرۆ بەحساوی بکەن لەگەڵ میێڤانێکی میێڤانی مەژی ئەبراهیم خەلیل بارانە سەرۆکی پاکوردێ پارتیا کوردستانê پارتیا کوردستانê hatî belek sersera serçavaş xwe navskar û enerjî sersera serçavê belkî bixêr eyvallah باش برا گیان صاحبي سپاسدارم خوش باشم سیدا خێراتی والله سرسرم قوربانجیە من چاوایە برم belkî baş zor baş bixêr hatî doktor صاحبي سپاسدارم سرسرم باشی دکتور گیان me behsa Ehmedê Xanî dikir والله مدبێت والله بزانم باش کات و چاوا دیت سەفخانی باش خوێنت از لوی درێزی بگریامە مگۆم جارە ئەوەلی نامی ئیمانیش بۆ کوردستانی تازە وەڵا دکتۆر هەر من لە سەرەتاوە پێم گوت بتم وەڵا خەریکە بمانگرێنی ئەخۆ ئێمە ئەمشەو سێ جار گریانمان زانێت چما کاکە پێیان ناڤەرۆکاوێ بس مدبێت حسکە سەفخان بەرچی یعنی ji ber çî tu hûn mutesîr bûyî هم بە مەقامێکی کوردی خوند هم لە گۆری حیسا ئەحمەدی خانی خوند ێژێ وەدەتر چ خێر خودێ باش سعد خوش tu behsê hissa Ehmedê Xanî dikey hissa Ehmedê Xanî çi ye tiştek heye Ehmedê Xanî cuda diket hem yani muqabil hemî ew dî şaîr û edîb û feylesûf û ew Kurd meriv dikare bibêje Ehmedê Xanî bi her awayî bavê netewperweriya Kurdî ye a Kurdistanê ye piştî wî jî gelek fîlozofên me derketine serokên me derketine şairên me derketine
در حق نتو پروریا کردان دا در حق کردان دا پیشروجا کردان دا هنک تشت گوتنه هنک تشت لسر احمد خانی زیده کرنه لی کسی حتی هی نها او درباس نکریه جبروی اواج حمی شاعران حمی فیلوزوفان حمی سرکردیان حمی میران مزنتره دوی هگر پیکرین سروکان پیکرین فیلوزوفان این کردان اگر ورد شکرن حمی دناف کفا احمد خانی دانه دوی مرف اوی واه زانبه جبر چی یعنی احمد خانی چکریه وسط و بحسکیکو او بابه هزرانتوی کرده اسهاماتت وی دورت وی رولت وی چه بوا؟ نا هو بلكي شاعري كي فقير جي بله حتى بجد الشعر خود جد بيجي ما تهمت شي بو شاعر فقيران اللي حرتشت لسر ملي ميرانه دبيجي دوی مرف زانب احمد خانی کی جان وقتی دا هاتی او داویا 100 سالا 17 دا يعني در دور 1600 حشتي شنداتر ام وك احمد خانی وك نافك دبينن او كاتب ميري بازيديه مير محمد جرد بيجم مير محمد بتالي بربلاي لو دري كردستان بوية دي پارچه 1600 نهاند القصر شيرينه و ميركتيا بتلسي او پيتاخت كردستان تي قبول كرن ويدمي او جيج آلي عثمانية واندا هاتي روخاندن و جار عولين احمد خاني فرق دكا كي كرد بدولتن دوي جبو وان دولتك هبه بو وان حكمدارك هبه بو وان اتفاقك هبه جار عولين واي وك توري داتنا بله المدرسه یان او هاتی خوندن در حقی ویدا تشت هاتنا گوتن لمخابن ملايين ما فلسفه احمد خانی بچوک کرنه تنه د عقیده ایمانی دایشتنه لبس لگوری دور خو ج توماس مور نکمتره جان جاك روسو نکمتره ما بحث عن نافنا براستي ما ظن كل احمد خاني الباما قال لك يقوري وان كسي شخو تشتي ملتي ميراثي ملتي كردي هي هر دجمني ملتي كرد هولدان كريغو بتشا وسين ودنجي وان نهلو نافي وان جي نهلو وبرواجي البرشعبي مرش بكجي ببي جمنا افيا ام دعوه اسلام كيت كن افيا دعوه ولا تكيت كو دعوه يعني وقت بيقات جديد خليفه او احمد خاني شو ما دوي سردم اهاني بحثا ولا ذكر دولتها ذكر دو بادشاه ذكر غرك شاه كي كردها وان بقي نسرها يعني او اتموسفيرا هاني هبو او روشه هاني الي كارياوي كرغو بيجي شو ما بحثا فيك هاني ذكر يعني اتموسفيرا ودمية تاريخي دا صفوي وعثماني بهف كاتبون ميركتي كرداجي جنيزي 28 24 25 جوان لآلي عثماني ام نابون ده 1516 ياندا پشتي وي 100 سالك درباس بوشن دا عثماني و صفويان لهف كرن كردستان كرن ده پارچا و پشتي وان شري وان سكني لي عثماني جي گهشت بون حد کی مزن کو ایدی نکاربون مزن ببیاند ناف خدا ایدی دروخیان و دمه دا احمد خانی درکت دیکو لآلی کی صفوی لآلی کی عثمانی هنه کرجی ناف خدا بونه 25 سی پارچه‌ای و بهف ناکن شریوانی بچوک هنه لی بو وان دولتك لازمه دولتك بتوني لي بس نه دولت الفابيك لازمه ايمانك لازمه زمانك لازمه زمانك سردس لازمه دولتك بعدالات لازمه وكي بلاطون يعني بحثا دولتك بخدان فزيلتك يعني نتني اوا نتني اشتا دولتك خواستي وفلان وبيفان لي دوره خودت چه خاصاتی فهم کردن وين نزانن جبركو ميركتيا بازيدي دمكشن داترجي عثمانيه او ميركتي روخاند و لشوناوي پاشا يكي عثمانيان هات دانين مير محمد بربلايجي رحمت كر و احمد خاني سروي اني مرسيك او كر داني اللي بما مزينه كو او جدستانا مامي الان ورغرتنا او دستانا كي قالك يعني مثلا ده بشتي عيسى 7 ساله يكمين دا بناوي اوريدياتريس و زاريداسس او نفس بيوناني هاتي نفساندن كوك حكايه كردايه و باجار المغرب يجي قرما نهايه اوكرانيا نهايه او حكايه هاتي نفساندن لي بشتي وي كاغ ابراهيم اگر باز لزمانو شوێنی پەروەردەکردنی ئەحمەدی خانی بکەین وەک دەزانین کە لەو سەردەمەدا
حجرە هەبووە لە حجرەکان خوێندویارن لە حجرەکان زیاتر فکری ئیسلامی هەبووە ئەوان ئیسلام و ئاینیان دەخوێن بێگومان چۆن بوو کە ئەحمەدی خانی توانی لەو حجرەوە بە بیرێکی نەتەوەیی بێتە دەرەوە واتە ئیسلامێک بە فکرێکی نەتەوەییەوە بێتە دەرەوە چۆن بوو ئەمە يعني دوێ مرڤەوێ ڕاست بکە يعني ئەحمەدی خانی نەتەنێ مەلایەکی حجرەیەیە ئەوە کاتبێ میرێ بازیدەیە ji ber katibe di nav karê dewletê de medreseyên wê demê yanî piştî Emewiyan medreseyan çima medrese hebûn xwastin ku ji bo kesên dewletê îdare dikin memûran çê bikin li Kurdistanê jî ew medrese hebûn dor da mela dihatin mezin kirin û piştî wê jî wana dibûn memûrên dewletê an di nav cem mîran dibûn katib yanî dema meriya jiyana Ehmedê Xanî dinêre ne tenê ew melayekî hicreyê ye pedagogeke ji bo zarokên Kurda anî ferheng amade kirî ferhengeke du zimanî yani Erebî û Kurdî nûbara biçûkan ewa amade kirî terbiyeya zarokên Kurda divê çawa be ewa danîye aqîdeya îmanê bi Kurdî nifsandiye cara ewelî ne yani belkî piştî hezar salî ku Kurd Müslüman bûne û nizam çi bûne lê kesî heta wê çaxê amade nekiriye ew tişta anîye fikrek danîye ji ber wê mühîm e yani Ehmedê Xanî ne ku tenê ewa işte melayekî hicreyê bû belê piştî wê ew felsefeya wî teng bûye li hicreyan hatî xwandin û bes li wê derê mayê hema di salên dawiya hezar û heysidî li İstanbul dema ku netewperweriyê di nav milletan da belav bû cemiyetên Kurdan siyasetmedar û nivîskarên wê çaxên Kurdan xwe bi benê Ehmedê Xanî girtin ji Hacı Qadirî Koyî bigirin heta zarokê Bedirxaniyan Abdurrahîm Hekarî bigirin heta Şeyx Reza Telebanî Hacı Qadirî Koyî vana hemiya بۆ کوردستانێکی ji bo Kurdistanekê xwe fikrê Ehmedê Xanî gotin ji ber ku 300 salî berê ew wî gotibû ku lazim e dewleteka Kurda hebe û ew dewlet jî yani Ehmedê Xanî wek jeopolitîk lê dinêre xerîtayekê datîne Kurdistanê dike navenda wê li aliyekî Faris hene li aliyekî Türk û Ereb hene li aliyekî din ew hey û ji Kurdara dibêje vaye hûn di nav Ereb û Gurcan di nav Faris û Tirkan da bûne kelayekê wekî bircekê wan ji hev diparêzin û dema ew şer dikin tîrê xwe davêjin we dikujin li her daliye jî Kurd hene di navê dirin erê heta bibêje tiştekî hî jeopolitîk dibêje yani divê niha li Kurdistanê li ser navê Ehmedê Xanî enstitûyên jeopolitîkê çê bikin ku 300 sal berê 400 sal berê Kurdekî derketiye gotiye her kinga behrê Tacik yani kendava Farsa û qulzemê Rum yani behra Marmarayê li hev dikeve Kurdistan di nav xûnê da dimîne ji ber ku bêdewlet e çawa wê demê ev tişt gotiye yani di serdema wî da di dewra wî da yani em ê Tirka jî dizanin ê Farisa jî dizanin belkî meriv dikare behsa Thomas More İngilterê bike wê çaxê wezîrê serwezîrê İngilterê bû ew ê wî da di seviya wî da kesek e yani Ehmedê Xanî em sebaret be babîtî aynekê demawî legal cenabê qisa bikim aweke kitêbekî nûse li ser aynî çend twanî weke binûsêt ke ayneke aynîkî Kurdane yani leno xalkeke bêtin ئاین لەگەڵ کۆمەڵگەی کوردی legal بگونجێت komê bigunce yani ji xwe zat alemên Kurda yani dema ku li İslamê nihêrîne dema li ayînê nihêrîne li gorî Kurdan nihêrîne li gorî ruhiyetê Kurdan nihêrîne mesela tiştekî pir ecayîb e ev ji Suxrewerdî bigirin heta Ehmedê Xanî Melayê Cizîrî ji wir jî heta Bediû Zaman Saîd Nursi wiha ye mesela hemî alemên İslamê dema hebûna Xuda behs dikin dibêjin ku Xuda heye wî em a firandine wî em çêkirine her tişt çêkiriye em jî hene lê alemên Kurdan dema li dîn Xuda dinêrin dibêjin ku ez heme pişra ev welat heye pişra hemî dunya heye hebûn heye û Xuda jî illa heye yani ji ber wê dema tu tarîxa Kurdan dinêrî alemên Kurda dinêrî ji Kurdistanê li Xwedê nihêrîne ji Kurdistanê li dîn nihêrîne li Kurdistanê li İslamê nihêrîne li gorî xwe İslamek danîne Ehmedê Xanî jî di aqîda îmanê da dema ku meriv lê dinêre yani tiştên ku di nav tarîxa İslamê da tekrar nekirine
هناك تش دانينا سرور فازيلت كريه سرور تشيي كريه رندي كريه جبروي احمد خاني درد كيف بيش لهما ام دزانن كو ج فقيه ايران ج علي حريري ج ملاي جزيري بحثا واندك وام دزانن او بسريخو مدرسه كاكولك باشا سيدا ما بحث كرت وجود او باب هزرانه تويه وبريوي كسي وصا شول نكر يسر في بابتي باشا ام درتوي حجره بانوتي اما لحجره پرورده بوا بر لو حجره کسی دیکی وکو احمدی خانی پینه گیاندوا و توتید بر لوی بچیت لای میریش اما احمدی خانی هبوا پرسیارکی ایمه بدوی اون هنیه داده گرین سرطیه احمدی خانی چون او هزری لا دروز بو دملای جزیری دا جی همان تشتهی لملای جزیری بدزی بفشارتی گوتیه اوی جی خواستی میری وی ببه حکمدار دنیای يعني برسيار أوا مير تأثيري لسر أحمدي خاني بوا يعني أحمدي خاني برلوي بتسيت لاي مير أو هزر لاي أو هبوا ماكس ويبر تشتكي عجايب دبيجة دوي انتلكتوالا قدر وانكو جملتي خوارا ببيجن ببن ملت از نباورم كو ميرج لسر أحمدي خاني تأثير كربه لبس مرسية أحمدي خاني هي لسر مرنا ميري خو قوتيه ام دورتا دبينن كو ميري خو وك موديلك وك رول موديلك داني كو او كاره ببا حكمداري حمي كردستاني باشا مادام مير او تأثيرين بوا تشتك واي لأحمدي خاني كد او هزر لاي او دروز ببي وقورة ببي انزابتي نوبهاري بتوكان بنوسي وعقيدة ايمان بنوسي ودواتر مير بيوستي بأحمدي خانية ديهن تلاي خو احمدی خانی چون دروست دبه با اوی اما لسر او رزکه زیندوی بکینو او رزکه که خلکان استا لحجره هیا کالجی شریعه هیا با اوی اما بین ام مقومه ام دروست بونه زاری چتر لکردستان زیندو بکینو احمد خانی نبس لبازیده شویه جزیره شویه اخلاطه هاتی روحای مملکت منه و جوه داری هاتی شامی بغدای لدنیای گریایه و دما الشعيري وي ام دنيرن ج بلاتون بقرن اناكسيماندرس ج سقراط ارسطو بقرن حتى فلسفيه هندستاني هر هبه خبره ويجي هي دياركو او قالك جريايه ج خام دزانن عربي باش دزانه فارسي باش دزانه تركي باش دزانه كردي باش دزانه و لغوري ويجي هزرك دانيه يعني او كس نج كسكي جريزيه دياركو سر وقته يعني قراني بدواي شت زمان زانيني جیاواز وای کردووەکەویش بیر لە نەتەوەی خۆی بکات. بله جبو ملت خوشی ریزکی نودانی جهکی نودانی جوان را آرمانجک رابر کریه دبیجه کو هدف هو خبگه هینن دولت بونه ونجی ببن ملت. بله بکرمانجی دبیجن دبی پرس جخورته گریای وجقالي زمانها اجا احمدي خاني جبار كر يا وزبارتكم ما مستتا بحث كر احمدي خاني وكو دبستان بلكي لباش في بچند سالاريا وشوباندن لنهار وشا حجريه يان دبستان ومعهد ومدرسه دبستاني جو هنا لباكوري كردستاني نخاسم او شغل مدرسه اولي بحث دبستاني اولي كن او بني احمدي خاني قال له قطبو يعني بر انا ام تشنا دبينن ام دبهيزن يعني تدبي قي احمدي خاني ندي تنيان نبهيستن بان كسي هاني روش انا شاواي يعني جي حزرو حيسدي بيفا لو عثمانيان مكتب ودبستان مودرن هاتن فكرن ج ويروجي حتى ايرو او مدرسه وحجره حرقو چون ضعيف بون لبشتي حزارو ناسودو بيستو سسيان مصطفى كمال هات شن داتر ذات افتشت قدخه كرت حزارو ناسودو بيستو چاران دا قانونك درخستكو حمي مدرسه لتركيا هاتن گرتن لوان جخرا دبستان مودرن فكرن حتى حزار ناسودو بينجو يكان لكردستان قد مكتبك جيفن ابو لي مدرسه جي قد خبون يا صاغبو جبروي او مدرسه ضعيف ما بشتي ويجي ذات انها ام بيجي مدرسه كنماي هيجي ادي في دوره داويه دا انين زمان ويكرن تركي او كلاسيكين كرديجي الاليه كمان او رستا احمد خاني شخو ضعيف ببو لبس كاسينكو 7 سال 10 سال 6 سال بري جسر اكولا احمد خاني مزن بوني هنا يعني وكي سعيد نورسي وكي ملا محمودي بازدي وكي سليم هيزاني كفانا مثلا
ليلى ومجنون نفساندنا يوسف وزليخا نفساندنا خاصنا كوكي مموزينه تشتكي درخينا نهار لأنها خلاص نها شويه دفي جبروي كرد مودرن بفكرن وكي احمدي خاني 6 سالي بري قوتي نها يوتيوب چه بويو فيسبوك چه بويو انستغرام چه بويو يعني دكارو خو بگين دفي امجي اكاديميين اونلاين چه بكن اكاديميين سر يوتيوب يل سر فيسبوك فرمود که 300 سال بله احمدی خانی الله الرحمت به روح استا يعني كرد لحاليا كان سود من ده لاحمدي خاني يعني سياسته ما هيرو نها بحث كردا كردستان دكن هي لسر ريا احمدي خانينه لي بس الدوره احمدي خاني دا هزي ده ترميرين كردا هبو يعني نزي 6 مليون كردا هبو ليرو نها ميركتيا كما تنلفي دري هي نيفكشي روجافاي كردستان هي ام نجهشتنا دوراويه وهما خو نجهشتان دي فكراوي كو ام دناف خدا اتفاق كيجي بكن او اتفاقم دناف بارچه يانداتنا هم دناف بارچه يانداتنا دناف خدا جي ام شردكن بارتيين ما سروكين ما حزبين ما ملاتي ما بهفناك و ايريشي هفدكن وفلان وبيفان اللي ام دنيرين كو زات احمد اخواني بحثوا في تشتكري قلتي دناف خدا شرنكن اتفاق كيجي بكن اگر وني اتفاق بكن و انقيادك جوره تشي ببا بشتي وني خبق هينن كرمه يعني بري وجه تشيفنوس وني سيقي دينن وني براتشيكن وني زبخانه دينن وني ببن خدان زنگيني باش السيدة أما لروي سياسية لروي دينية وإسلامية أجر باس لهزري أحمدي خاني بكين بو دين بو إسلام شون لإسلام تيجيشتوا يعني إسلام كردستان وكي من قوتي يعني أمن كارن وكي بيجن إسلام تركان آم فارسان عربية إسلام كردستان بخوا هي او اسلام جي زيدتر نزيكي فلسفه شيخ الاكبر محي الدين عربيه اللي صار وي ختم مشيانه دياره او انا حمي هبوني حمي وارداتي وقت تشتكي تاني دبينن هر تشت بارچه هفه او دغهين روحي خدي د مموزينه دا جام اوي دبينن مثلا د مموزينه دا بحثا ستيركان دكه بحثا كوكبان دكه بحثا روحي خدي دكه او روحا وكي موزيكي لدنياي دگره ما سودمان لو شوازي تيگيشتنه بو اسلام ورگرتوه بو قضيه نتويكا بو ما في نتوي خومان من برساتي تنگهشتم يعني ما مفاش في هزرا احمدي خاني بو دين بو اسلامي وخلك ديجي ما مفا ورگرتيه بو ام بشين بگهينا ما فين ملتي خو تحقيق بكين ابي دفي دو تشتان جهاف جهه بكن يعني اف برسكريكا 6 ساليه بلكي ام وك احمد خاني ان ملاي جزيري دما ام دبينن ام وك فيجورين ديني ام وان ناس تكن لحربك اونا دناف حياتك دابون شخو مسلمان بون ودناف مدرسه دابون وذات شخو اسلام دينكي اليتان بو يعني كاسين بلند نغونديا او كاسين مدرسه فلان بيفان لسر اشتغال ذكرن جبر ويجي دما تشتك دنفساندن لقوري شريعة إسلامي لقوري فقه إسلامي كلام إسلامي فلسفة إسلامي دنفساندن ليه قوتنا وان تاني إسلامي بو يعني وكي من قوتي يعني أحمد خاني دما تولي دنري بحثا موسيقى دكا 6 مقام من موسيقى دبيجة 26 انسترومانان دبيجة بس نوكا رنجا قالك سي دايما بيجن ميوزيك حرامة يعني متأثر بين نوع كاديا إسلامي برسيار أول شوان نوكا مدارس الديني جامعات وكليات وإلهيات أم شوادي مفاش أحمد خاني وملاي جزيري وملاي قوري كوي واناكي بفكرن أحمد خاني دما جبو كردا بحث حكم داري كي بادشاه كي دفي لازمه استيتيكي فهم بك موسيقي فهم بك شعير ونوايا فهم بك ملاي ما دبيجن والله او موسيقى حرامه حال بكي نا وكي نوايا مطرب وچنگي خدن قافيت يا ملاي جزيري بنيه دست بيدك شو حرام به يعني ملاي جزيري ديواناوي بنايو چنگي دست بيدك يعني والله موسيقي تنابين هزروانا ناف مؤسسات الديني دزگه الديني نوكا يا كيما يا ضعيفة از دبيجم حرقو چو مجي كردا بچوك بو و ام چاوا دبيجن محافظة كاربون د جهه كدا او عادات وتقاليد ما ينبري ما قلت بلكي الدرفاي اسلامي نجبر ويجي ما او بردان لوكي من قلت يعني احمد خاني يعني بحث موسيقى كه 26 انسترومان در باز دبن دم موزيني دا 6 مقام در باز دبن صحيح او 6 مقامه بله يعني جو شاقي بقرن حتى زراف كاندي
بسين مقام ناف قوتيه اني زمان وعني زمان وحر بيتك ويجي اللي قوري وي مقامي دانيه يعني معرف دزانك واحمد خاني موزيك يجي باش فهمتك استرولوجي يعني بحثا حفتي ودو ستيركان دك يعني ايروكا كيجان انتلكتوالي ما استرولوجي او قصد زانن موزيك او قصد زانن خليل باران سرچی پارتی کوردستانی کام شو لەگەڵ ئێمە بووی صافي سپاس اي والله دێنەوە باسی بابەتێکی گرنگ دەکەین لەوانەیە زیاتر جێی سەرنجی خانمان بێ باسی تاتۆکەین هەرچەندە ئێستا خانمان و پیاوان هەردووکیان تاتۆکەن ئەجا تاتۆکان شێوازەکانی جیاوازە هەیە تاتۆی لەشە ئەوەی کە پیاوان زیاتر دەیکەن هەمیشەیە هەیە تاتۆ هەیە کاتیە تاتۆی برۆ هەیە بۆ خانمان ئەمانەوێت لە ڕووی ئاینیەوە باسی بکەین ئەنج دکتۆر لە ڕۆژشەڵعەکەی لە ڕۆ ئاینەکەیەوە چۆن هەیە و چی هەیە بۆی باسی بکەین ئەم شەو لەگەڵ میوانەکە ئەمە بابەتێکی گرنگە لە ڕووی شەرعیەوە چونکە خەڵک دەیکا بڵاو بۆتەوە لە خەڵک اینجا ئایا دەستنوێژ ئەگەر کەسێک تاتۆی لەسەر لەشی بێ کە دەبێت دەستنوێژ بشوە تەڕ بگوی ئایا دەستنوێژەکەی دروستە یان نا و ئایا خودی دانانی تاتۆ لە ڕووی شەرعیەوە ڕێگە پێدراوە یان نا دکتۆر محەممەد خالید میوانی ئێمەیە بەخێر بێی دکتۆر محەممەد خالید هاتی دکتۆر مامۆستای زانکۆیە و پسپۆری زانستی ئیسلامیەکانە دکتۆر محەممەد خالید ئێمە باسی ئەومان دەکرد بەخێر بێ سەر چاو ئێمە باسی ئەومان دەکرد زۆرەها تاتۆ هەیە تاتۆ هەیە کاتیە تاتۆ هەیە هەمیشەیە و بە تایبەتە ڕەنگە دووشت زۆر گرنگبی بە خەڵکی موسڵمان بەلایەوە وەڵامی ئەمە وەربگری ئایا ئەسڵی دانانی تاتۆ لە ئیسلامدا ڕێگە پێدراوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين أبوابة ديارنا بابتك فرلانة عن بابتك في وندي بابتي زيادة بازي تجميل لكين يعني بابتك زيادة تنها مسألة تاتونية تاتوش جزء زور بسيط بريتي زوانكارية إذا زوانكاري مسألة زوانكارية قربيت الله الرواقي شريعة إسلامي دابش بكين دو زور زوانكارية كي ريقا بيدراوة هروها كسكش قربيتو اهتمام بيبدا لسري باداش بردك والله زور زوانكارية شمان هي أو زور زوانكارية دستبابتي حرام کامەی ڕێگە پێدراوە کامەی زۆنکاریانەی کە باز دەکەن کە ئینسان جلێشی زوان لەبەر دەکە و پچی خۆی ڕێک دەکا و ڕدێنی خۆی ڕێک دەکە ئەو بابەتانە دیارە کە شەرع ڕێگای پێدا هەتا عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بدرێت پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتی پرچی خۆی دادەهینە پرچی خۆی بەلای ڕاست دادەهینە کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک پرچی خۆی دادێن ڕوونی لێ دەنێ ئەوە بریقەبی هەتا جوانیش بێ هەتا ئەو بابەتانە دیارە گرنگی پێدراوە هەندی جوانکاری دیش هەیە کە مەسەلەی کە نینۆکردن کەمە مەسەلەی ئەوە شەر بابەتێکی شتێکە جزئێکی زیادەیە لە زسمی خۆ دێکە بەڵام کە یەکێکە لە فیترەتی ئیسلام کە ڕێگای پێدراوە کەواتە هەندێک بابەت هەیە دەستە بابەتی بابەتی دروستی و جائزی و ئەو بابەتان ڕێگە پێدراوە دێنە سەر ئەو بابەتانی هەندی حالەتمانێ حالەتی ضروریە حالەتی ضروریە بۆ منە کەسێک لەدایک دەبێت ئەو کەسە تەشویهی ینی لەدایک بوون دە پەنجەیەکی زیادە پەنجێک و پەنجەکەی لە پێی زیادە یاک بێت و ئەگەر بێت و زۆر جاروی منداڵ لەدایک دەبی پێدرێنکەن خۆشی شێروشی لێ ئێرەی چیە شەقێکی هەیە ئەو بابەتانە کە فقەهای قەدیم باسییان کردی ینی تەماشا دەگەڕێن لای مەذهبی ئیمام شافعی و ئیمام ئەحمەد و ئەوانە بابەتی حتا پەنجە زیادیش زۆر بە تەفسیلیان باز کردی و ئایا پەنجە لێ دەکرێت و یا لێ ناکرێت و حتا اختلاف لەو بابەتەشێ ئایا ئەگەر بێت و پەنجەکە ئیشی کرد و پەنجەکە ڕێک و پێک بوو هیچ ئازاری بە کەسەکەی نەدا ئایا لێ دەکرێت و ئالیان نەکرێت و حتا لەو بابەتەی فقەها باسییان کردیە بەڵام زۆربەی زۆر ئەگەر بێت و پێچەوانەی خەڵقی ئەسلی ئینسان و کە هەموو ما لسه ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم وصوركم فأحسن صوركم كهومان كوتشي لسروي إنسان كاتي خواي پروردگار دروسي كريا بزوانترين شيوي دروس كرديا إنزا آية كاتي إنسان دي تغيير بابرين كبولوتي للوتي خو رازينيا يان بيتو لا جيكاني خو رازينيا يا بيتو لقل مكاني خو رازينيا أو بابتانا
کە دەبتە هۆی ئەوەی کە تەغیری خەڵقی خوای بکە بۆ ئێمە فرمودەیەکمان هەیە فرمودەی خوای پەروەردگارمان هەیە کە لە سوورەتی نیسا ڕاستەخۆ باز دەکا لأولنهم ولا كاتف فليبتكون آذان الأنعام ولا يغيرون فلا يغيرون خلق الله كاتب باسي زور بيز علماء لو أنا ابن مسعود دلي تغيير خلقي خواي پروردگار راستو خد الوشم تغيير خلقي خواي پروردگار راستو صحابيه صحابيه تفسيري تغيير خلقي خواي پروردگار دك بوشم راستو خو كوات يكك لزوركاني اگر بيتو او شتي دروس كاني خواي پروردگار بگوري بريتي لسه كسي وشم لەسەر دەستی خۆی بکە وەکو دیارە وەشم بە شێوەیەکی قەدیم کە بە هەمان شێوە بەکارهێنانی بریتوە دەرزی بووە کە پاسیان کە ئێوە بەکاردەهێنرێ ئێستا کەش بە هەمان شێوە تەنها شێوازەکە گۆڕایە هەروەها ڕەنگەکەش گۆڕایە لە وەختکۆ تەنها ڕەنگەکە کەسب بۆ ئێستا چەندەها ڕەنجی تێکەڵ دەکەن و ئەنواع و ئەشکال کە هەتا هێنا و چاوی خۆی یعنی بەڕاستی دێکە برۆیەکەی لادەدا ئەو بابەتانە بەڕاستی نصي صريح لسرهم آتك كابن مسعود رضا ورحمة خواه لسر بك دري وشمه هروا بيغمبر صلى الله عليه وسلم كفرمويتي يكلو كساني كملعونة كأو كسي داوادك لكسيك وشم يلبو بكري كوشم يلبو بكري أو كساش كوشم دكا كواتا قربيت وشم حرام بي كواتا كرين هروها أقربيت أزيزك حرامة هروها كرنكي حرامة هروها كسي تكانكي لو بكري دا حرامة أقربيتو راجان دنيك راجان دن أقربيتو ركلامي لو حمود السبابات حرام بس وشم تاتو وشمه والله وشمه قماي تيداني سوكا هما بكار هناني سيا وشم سيا بريتي لوي كدرزي بكار دهيني كشتيق لجسمت سيا دردسي دكتور محمد هندك جوري تاتو هيا وكو كمن خاتونكم شارەزاییم زیاتر لەو بوارەدا هەیە و ڕۆژانە خەڵکە بینم و ئارێژگاکان هەندێک جۆر تاتۆ هەیە لە ژێر پێستەکەدا نییە ناچنی بەس تەنها پێستەکە برینارەکەن و حبرەکەی تێئەکەن ئەو تاتۆیە بۆ ماوەی 6 مانگە و لا ئەچێت تعریفی فقها لە بۆ تاتۆی بریتیە بەکارهێنانی دەرزی لە جسم بدەیت ئینجا لە ژێر پێستە لە سەرەوە پێستە مهم شتێک دروست دەبێت دەبتە وەشم ئەگەر بێت و برین دکتۆر جان دوو حرامان هەیە حرامێکی مغەڵڵەزەیە وانە ئەگەر بێت و حرامەکە مغەڵڵەزە بی ئەوە دەستە ناو پێستەکە ئەگەر بێت و سەرەکەش بی هەمان شێوە بریتێ وەشمێکی چێ وەشمێکی کاتێ لەبەر تەغییری خەڵقی خوای پەروەردگار لەوانە تەغییرەکە کاتی بی باشە دکتۆر هەیە هیچ برۆی نییە خانەکەیە کە هیچ برۆی نییە بەڕاستی ناشرینە بابەتی جوانکاری بابەتێکە کە بۆ ئەو بابەتە باز بکرێ باشە يعني لەوانەیە خەڵک برێ و بابەتە چی خەڵک ئەنگۆ باز دەکەن و خەڵک چەندەها مشکلەی دی هەیە ئەو بابەتێکی لاوە چیە ڕاستی ئێستا دەبینی خەڵک کە ئەو بابەتەی باز دەکەین کە لەسەر لە بۆ کەسێکی موسڵمانە يعني کەسێک کە دەرێ کاکە من موسڵمانم کەواتە بێ دەبی ئەو کەسە پەیوەزبی بەچێ بەدەقەکانی قورئان و بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم معلاقەمانیە کەسێک کە بڕوای بە ئیسلامدا نییە کەسێکی ئەوروپی دەستی تاتۆی دەکە ئەمە حکومە باسیوان ناکەیت باسی کەسێکی موسڵمان دەکەین خۆی بە موسڵماندا دەنێت تاتۆ دەکا دەبی شارەزاوی کاکە مەسەلەی تاتۆ وەشمە لە وەخت خۆ پێگوترا وەشم ئەو بابەتە دکتۆر گیان حرامە بەڵام ئەگەر بێت و کەسێک بۆ نمونە باسی بژانجیان کردی عولەمای پێشان باسی بژانجیان کردی کە یەک لەو شتانە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر لەگەر تاتۆیەکەش باسی وەصلی کردی بریتە لەوەی کە پرس لە پرس ببەسرێ پرسی ئێستا بۆ نمونە ئافرەت هەیە پرسی کەمەوە دەسی پرسێکی عملی لە خۆ دەنێ ئایا ئەو پرسە هەتا فوقەها لە وەخت خۆ باسییان کرد ئەگەر پرسەکە پرسی ئادەمی بوو یان پرسی غێر ئادەمی بوو یعنی پرسێکی ئێستا کە دەبین پرسێکی صناعیە لە شتیری دروست دەکرێت ئێستا ئیمامی شافعی دەرێ ئەگەر پرسەکە پرسەکی ئادەمی نەبوو ڕێگا پێدراوە بەڵام بەو شێوەیە ڕێگا پێدراوە تەنها لە بۆ پیاوەکەی پی یعنی مەبەستی جوانی ئافرەت زیاتر مەبەستیە کە کاتێک جوانی ئافرەت ئەگەر بێت و ئەو جوانی ئافرەت کە ڕێگە پێسون کە حتا فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێ باسی لعن دەکە نەفرەت دەکا هەموو قسەکان لەگە ئافرەتە لۆ لەگە ئافرەتە هەر لەسەر نەوی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەت خەرەکی ئەو بابەتەی بووە اینجا باسی ئەوە دەکەین بمبورە باسی ئەوە دەکەین بەڵام دار الئیفتای مصری فتوایاندا دەڵێن دوو جۆر تاتۆ هەیە ئەوەی بانووتی هەندێکیان باشتر بڵێین زۆر کاتیە یعنی لەسەر جسمەکەیە ناچیتە ناو پێست و بەبێ دەرزی و ئەوانەش بەکاربێ هەر لەسەر لەشەکەیە و دەڕوا دەڵێ ئەمەیان دروستە کاتیە ئەمە دروستە ڕێگە پێدراوە دکتۆر بە دەرزی بەکاربێ موادەی کیمیایی تێ بکرێت دروست نییە ئەگەر دەرزی بەکاربێ دروست نییە چونکە
تعریفی ئەمە لەگەر چیش دەکەین لەگە تعریفی چیان بەڵێ. وەشم چییە وەشم بریتە لەوەی بەکارهێنانی ئێبر کە دەرزی لەگەر مادەیەکی کیمیابی وەخت خۆ ڕژیان بەکارهێنای شیریان بەکارهێنایە خەڵک لەو شوێنە ئێستاکە گۆڕانکاری بەسەردا هاتیە یعنی ئەگەر دەرزی نەبی دروستە دکتۆر ئەوە بە هەمان شێوە وەشم بەبێ دەرزی ناکرێ ئللا گەربێت ئەو وەشمانەی ئەگەر لەزگەبی خاتون ئەگەر لەزگەبی ئەو بابەتەشی ئەوەی کە کاتیەکەیە ئەویان بە مووس ئەکرێت واتە مووسێکە پێستەکە ئەبڕێت يعني دەرزی لێدان و مووس لێدان لە بابەتەکە دەڕێ بابەت سەقۆ لێ بدە ینی هەمە بابەتە ینی بریتە لەوەی کە بریندار دەخوێنی لێ دەیاننا منە بەستەکەم بزانین خوێنی لێ کەوایە کاتیەکەی کە دروستە چۆنە ئەوەی کە دروستە دکتۆر جان تەنها ئەگەر بێت و ئەو شێوەی دروست دەکە لەزگەیە لەزگەیەکە تۆ ئەوەکەی ترکە بەکارهێنانی دەرزیبی لەگەر مادەی کیمیایی بەسەدا مادەم دەرزی بەکار دروست پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی نەکردی ئەو وەشمە کاتیان کاتینە کەواتە نەسەکە ئەمە بە عام وەردەگرین کەسێک ناتوانانی نەسەیەکی عام تەخسیص بکە ئیلا دەبی بەڵگەیەکی تەخسیصی هەبی لە صاحبی شەرع کە صاحبی شەرعش پێغەمبەر صلی الله عليه وسلم تشتاق وتباتيت بالغاية تبرر الوسيلة يعني هاجر غاية جي مثلا أنا الآلي ما عشيرة هنا أنا خاصم براي مني عرب يعني واش ما كيليد نجبوها بدون ناس بكن به يعني جبو براي خوش عيني عشيرة ناس بكن إنه فياج عشيرة من فواش ما كيتشيت كيا كيلفر تشيت كدقة كيتشيت كن وفياج عشيرة فلاني هبدو بين ناس دكن أفجي جناه الإسلام دا اشتياق باني الغاية تبرر الوسيلة الإسلام دا دبي وسيلة مشروع به غاية مشروع به يعني إسلام لا جانتا كانوا هروها لا منهزا كانوا هروا الأفكار كان يزداد كريتو بوي دبي كاتيك دتوي بقي اشتيشي دروست دبي وسيلة شي بكار بيني وسيلة شي دروست بي بونو من دتوي بيجيش مسلمان أنا دروست كي دبي أو ريجاي بقري بري كريجاي كمشروع بريجاي مشروع ناتواني بقي غاية شي غايتك بون منا بدا سيناني بارا غايتي أنا غايتي شي مشروع بلان خاطر فرقات سندها وسيلة وسيلة لبو غاية حرام دري رباي مكا أو مكا كات وسيلة به شيء كقربت وسيلة دروز نبو هل سند غايتك دروز بو نبي بكي أقربت لبو أوش تجري بهم شيء ورقة بين درا باش دكتور تشتكي نافتا أوي باش ما مستجاب كرمك مشاكل مسألة تجميل كا أقربت لبو ضرورة بي لبو ضرورة بي كسيك مان هبو حادثيك رويدا لو حادثي بروينما باش أو بابا بيويست بس لك سعر سر كردنا دبيلو سعر سر بكي برتشينما دبيلو سعر سر بكي كابويشكا دبيلو سعر سر أو بابا التغيير نية في درينسي تعديل وتساكرنوا أما درسته أو درست أقر بيت شهانية وكي باز ذكم تعديل كردنو تساكرنوا درست أنك أو كي باسي أو درست دكتور أسبيها بيجي مش بر هنا كان زنبي وانتنا قناه وانتنا هنا بتوجك المندال مبير نابن يعني يكون ديوان بافي وان سردستي وان دقان دي وما يحيى أنا زمنش بساري أمام تكليف لا شيء وين كردوا بس بارك لسر شيء أو كسيك كعركي كردي بالله كاتيك من دالك كفهم دكا استاك زور بأساين دتواني سبليزر سيليبكا بليزر درج لا يبورج دبتو دبي لايبه واجبه دبي لايبه اما برسيال من دانابو او كسا اگر دسميش بشوا بو نمونه بيوندي بدسميش وانيه دسميش كيليدي دسميش كيليدي بيستك تردبي دستنا دستاجير بيست أي نوجكي قبولة؟ نوجكش قبولة أو والله واجبة لايبة واجبة أما دوش مان هي يعني شت هندي بابت هي يعني استاكا علما باز كان كاتي بانكدان كسي كرينو فروشني لك باشا روجي جمعية خواي برود قادر ملابان جدار روجي جمعة نايبه هي شيء شد بفروش كسي كشتيك دفروش وشتي لي حرام دبي علما دري زور بي جمهور دري حرام نابي قلنا أحبار دبي كرينو فروشنا كشي درست بهماشيو أو كسا أو وشمي كرديا ليري كرديا دس نوێژ دەکا برمکاکە نوێژەکە دەست نوێژەکەشی تەواو نوێژەکەشی شڵە خوای پەروەردگاری قوڵ دەبی ئەو شتەی کردیتی کەچیە تەغیری خەڵکی خوای دەبی بگەڕێنتوە سەرچی بیگەڕێنتوە سەر باری ئاسایی ئەگەر مەترسی لەسەر ژیانیان لەسەر ئەو ئەندامەی دروست بوو کە لای ببا هەر واجبە لای ببا ئەمە وەکو گوتم ئەو بابەتە هەمەلایەنە دکتۆر یعنی کاتێک هەتا تەجمیل کردن نابی فتوای زۆر زادین فتوای خاصی دەبێت يعني ئافرەتێک دەرێ دەیکا کە دەمەوێت کەپوم تەجمیلکەم هەم پێویستی بە دکتۆرێکە هەم پێویستی بە مامۆستایەکی ئاینێ کە فتوایەکی تایبەتی لەوە بدە بۆ هەندێک بابەتی ڕوونکردنەوەی بە شێوێکی گشتی خەڵک ئەگەر بێت فتوای عام خەڵک بە غەڵەت تێدەگەی ئێستا کە دەرێ وڵا کاکە ئەوە من باشە ئەمیش دەسم چییە دەیکەم بۆی فتوای خاص زۆر گرینگە لە بۆ چێ لە بۆ ئەو کەسانی ئەو کارە دەکەن باشە ئەو کارە دەکەن
جنابی دکتۆر جنابی دیسە فەرمووت کە ژن ئەبێ بەس بۆ هاوسەری خۆی بن ئەگەر ژنێک بێتن تەتۆ بکە خانمێک بێ کەس نەیبینی بەس بێجگەم هاوسەرەکەی کەس نەیبینی ئەویش حرامە تاتۆ حرامە حرام ئەگەرشتیشی لە بۆ غێری خۆی ئەوە دەبدا تاوانێشتر ئەگەر مەسەلەکە تاتۆکردن ئەو بابەتانە خۆ لە چەندە حرام دەگرتەوە یعنی ئافرەتێک دەسی تاتۆ دەکە دەسی لەکە شێ دەکە زۆربەی زۆری ئەو کەسانی تاتۆ دەکەن شێنە پیاوە باشە کەواتە ئەگەر بێت و ئافرەتیش بی ینی هەتا ئێستا کە ئێمە تەرکیزمان لە زۆر زارێ ساڵۆن هەیە بە هیچ شێوەیەک لە بۆ ئافرەتی موسڵمان نییە ئافرەتی موسڵمان بستەگەن ئافرەتێکی غێر موسڵمان کەش ینی ئافرەت بۆ مسلمان بەعادی ئەگەر بێت و ئافرەتی موسڵمان بسە لای ئافرەتی موسڵمان بابرین بەو شێوەی جوانی بکە کە ڕێگا پێدراوە لە شەرعدا ئەوە باوەتێکی ترە کە ڕێگای پێدرا بەڵام بە هیچ شێوەیەک دروستنی هەتا ئافرەتیش یعنی ئافرەتێکی غێر موسڵمان تاتۆش لە بۆ چێ بکە لەو ئافرەتێکی موسڵمان کە بەخۆی چیە هەر بەخۆی ئادیتنی ئەو ئافرەتە غێر موسڵمان ئەو ئافرەتی کەشفی عەوڕەی ببینی حرامە چونکە ڕاستەوە خۆی خوای پەروەردگار دەڵێ زینەتی خۆتان دەرمێخن ئیلا لە بۆ لەو باشی دەکە هەروە ئافرەتەکانی خۆشتان دەتوانن زینەی لە بۆ دەربێخن کەواتە ئافرەتانی خۆتان چیە ئافرەتانەکانی موسڵمانە زۆربەی زۆری ئەو کاری تەزمینی بەڕاستی خۆی دەگرتووە لە چەندە حرام چەندەها لە تاوانی تێدایە هەروەها چەندەها کەسەکەش چەندەها تووشی نخۆشی دەبی دکتۆر محەممەد إن الله جميل يحب الجمال و ئەوەی تۆ وتێت خوا دەفەرمێ من ئینسان لەسەر جوانترین شێوە دروست کردووە ڕەنگە ئێستا خەڵکێک بڵێ ئۆکەی من دەچێم فیلەریان بۆ تۆکس دەکەم بۆ ئەوەی بە جوانترین شێوە دەربکەوم بەپێی ئەوەی کە مرۆڤ بەو شێوازە دروست کراوە بە جوانترین شێوە ئەمە حکمی چیە ڕێگە پێدراوە لە ئیسلام تۆژان کاتی خوای پەروەردگار دەڵێ فی ئەحسەنی تەقویم کەواتە پێش ئەوەی گۆڕانکاری لە خۆ بکە ئەوە فی ئەحسەنی تەقویمە پێشەوەی گۆڕانکاری لە خۆ بکەوە فی ئەحسەنی سووەڕە پێشەوەی دەست لە خۆ بدە خوای گەورە جەمیل و یحب الجەمال جەمالی ظاهری پێدەوترێن جەمالی ظاهری ئەو جەمالانەی کە خوای پەروەردگار ڕێگای پێدای ئەتوو دەستکاری بکەیت ئێستا بۆنمە پرس بڕی خوای پەروەردگار ڕێگای پێدای باشە ئەو بابەتە شەرعیە بەڵام بابەتێکی تر ڕێگای پێ نەدایە کە ئەتوو بیکەی فیلەر و بۆتۆکس ڕێگەی پێ نەدراوە دکتۆرجی ئەو بابەتە مەسەلەی فیلەر و بۆکس کە مەسەلەیەکە ئێستا کەسێکی بەڕاستی دکتۆر هەبا لێرە ڕۆی کردبا فیلەرسیە ئەو بابەتەکەی دیسیە چونکە ئەو بابەتە زۆر زاربەیەت و ناتوانانی بەڕاستی دەبێت ئللا مەجموعێکی فقی ئیسلامی هەبی ئەو بابەتی بە زوانی ڕۆکاتەوە دکتۆرەکان دوێن دابنیشن ئەو بابەتانە چۆنەوە چۆن نییە بەڵام ئەگەر بێت و لە بۆ ئەوەی بی زوانەکەی خۆی دەربخە زۆربەی زۆری ئەو کەسانی دەیکەن هەمومان دەزانی شێ دەیکا مەسەلەی ئەو دوو کارەدا زۆربەی زۆری و ئافرەتانە کەم ژیانی لەسەر جوانیەکەی خۆیان کەواتە کارەکان هەر لە بۆ چیە لە بۆ غایەتێکی ناشەریفە ئەگەر وەسیلەکەش گوتمان دروست دەکەوە دەقاتێک کە غایەتەکەیان چییە غایەتەکەیان دروست نییە کاتێک دێنی خۆی ئەسوور دەکەن ڕوومەتی خۆی دەردێخی لە بۆ چیتی لە بۆ پیاوەکەیتی بە هیچ شێوەیەک لە بۆ پیاوەکەیتی لە بۆەوەی خەڵک تەماشای بکەوە ئیدی لە سۆشیال میدیاوە دیار دەکەوێت ئیدی ئەو بابەتانە بە هیچ شێوەیەکەوە هەر بەخۆی لە ئەسڵدا ئەو بابەتانەی دەکرێت ئەگەر لە بۆ بەس پیاوەکەی بوو لە دەرێ جلەجوو بەرگەکی شەرعی لە بەردەکە دکتۆرجان کەسێک ینی جلچی شەرعی لەگەر دابی کە ئیمانی لە ناو دڵی چەسبابی ئەو بابەتانە ناکە لە لایوی ئەمە ئێستاکە بۆ نمونە بابرەی مفتی مصر خۆڕێگەی بە هەندێک بابەتدا ئێستاکە خۆ ڕای علەمایەکانتان لۆ بینم کە هەندێک کەسیان ڕێگە بەڵام منامهوێ بەڕاستی ئەو بابەتە لەسەر خودی خۆم فتوای لە بۆ بنم چونکە فتووە مەسەلەیەکی قورسە هەروە مەسەلەیەکی هەمەلایەن و دەبێت چەند شتێک بزانێ بۆیە فەرقیان کردێ لە بینی ئەو دوانە فیلەر ئێستا زۆربەی زۆری لەسەر متفقن لەبەر ئەوەی بریتە ئەو بابرین کەسەکە کە تەمەنێکی هەیە ڕابواسی فیلەرە تەمەنەکەی چ لێ دەکە ئەویان بۆ پڕکردنەوەی بۆتۆکس ئەوەکەی تر فیلەر ئەوەی کە خەتە لێ و خەتە ڕوومەت و ئەو شوێنانەوە کە بڵندی ئەکا شوێنەکە بارز دەکا ئەو خەتەکان بەس ویستمەوە بڵێم هەموو ئەوانەی بەڕێست و مامۆستایانی دیکەشکە ئێمە میوانداریان دەکەین بابەتەکە فتوادان نییە ئێمە لە تایتڵی کەسیش نانووسین ئەمە مفتی سە دەڵێن کەدا دەتناسێنین دەڵێن پسپۆری لە زانستی ئیسلامیەکان تو تێگەیشتنێکت هەیە بۆ دین
تێگەیشتنەکەی خۆت بۆ ئێمە ڕوون دەکەیەوە. ڕەنگە خانمانێک هەبن بڵێن ئێستا بە بۆنەی ئەوەی کە دنیا کراوەتەوە سۆشیال میدیا و پیاوی ئێمەش وەکو پیاوی خەڵکی دیکە جۆرەها ئافرەتی جیاواز دەبینێ بەخوا ئەو ئافرەتە ئەگەر تۆزە خەمی خۆی نەبی ڕەنگە پیاوەکەی دڵی لەسەر سار بەڕاستی دکتۆر منیشتم ئەو پرسیارە بکەم خاتونی وا هەیە هاوسەرەکەی پێی ئەڵێ ئەگەر تۆ خۆت جوانەکەی من ژنێکتر بەسەر تۆ هێنم هەر بە سەڕێحی پێی ئەڵێ ئەگەر تۆوانەکەی من تۆم بەدڵ نابێ ئیتر و بەڕاستی سۆشڵ میدیا ئێستا زۆر کراوەیە بۆ پیاوان کە سێری هەموو جۆرە ئافرەتێ بکەن و ئەو ئافرەتانەشی کە زۆر گرنگی بەخۆیان ئەدەن بەردەوام لەنەو سۆشڵ میدیادا لەو حاڵەتە ئەگەر ئەو ئافرەتە بەڕاستیش بەس لە بۆ پیاوەکەی بکە هەر حەرامە یان نە تۆژم ئەو دوو بابەتە من ناتۆم قسەی لێ بکەم دوانە ڕاستی چووکو قسەی زۆری لەسەرە ئەم لە بۆ ئەگەر بێت و بری ڕەئی من وەرگری ئەو دوو بابەتەش لە لای من دروست نییە و حرامە ڕاستە زانایان قسەیان لەسەر کردی و چەندە هەمەژمەعی فەقهی لەوانەی بابەتی لێن بەڵام لە کنەویش چیە مەسەلەی لێو گەورەکردن و هەروەها ڕوومەت ئەو بابەتانە بەڕاستی تەغییری خەڵقی خوای پەروەردگار ئیسرافیش ناکەوتە بابەتی ئیسرافیش ئەو بابەتە لە بۆ شتێکی مەشروع بەکار نایێت ئەگەر بێت ئەو پیاوەی کە جەنابتان باسی دەکەین ئەگەر بێت ئەو پیاوە بە شێوەیەشی چاک پەروەردەکرابە تەماشا هەموو ئافرەتەی ناکرد ئەو هەموو نەزەڕەی ناکرد کەواتە تو ناتوانانی حرامێک بە حرامێکی دری چارە سەر بکەیت باشە غەڵەتێک بە غەڵەتێکی چارە سەر بکەیت کابرایەکە وەی لێ دەکەم با نەزەڕ نەکە کابرایەکە وەی لێ دەکەم بە ئەو هەموو شتە ئێستاکە لە ئینتەرنێت و لە سۆشیال میدیا هێوە لێ دەکەم کەمی دەکەمەوە وەی لێ دەکەم قەتیسی دەکەم ئەو پەروەردەیەکی ئێستاکە هێوە لێ دەکەم کاکە پیاو تەنها چاوی لە ئافرەتی خۆی بی کە چاوی لەولا لەو نانەبی کە پیاو چاوی خۆی گرت کەواتە ئافرەتی خۆی لە نسیە کە چاوی خۆی نەکرد کە چاوی خۆی نەگرت بەخوای 100 فیلەر و 100 عملیاتش بکە سەد جەراحەتش لە بکە هەر چییە هەر ئافرەتێکی تر دەبینی لەوی جوانتر کەواتە ئەوە نابتە حجە ئەوە نابتە حجە ئەوە نابتە حجە ئەوە نابتە حجە وڵای کەسێک ئەوە نابتە حجە کەسێک وڵای کاکە لە ئافرەتەکەی رازی نییە وڵا دەبی ئافرەتێک خۆی لێ بکە بەخوای قەت لێ رازی نابی خوای گەورە لە خۆی رازی بکە باشترە خوای گەورە چییە ئاغولایەکەترە چونکە مەسەلەکە زارەی وێ ئەمە زیاتر مەسەلەکە فەقینی مەسەلەی ئیمانی زۆر گرنگترە مەسەلەی بڕوا زۆر گرنگتر ئەو بابەتانە هەموو پەیوەندی بە عەقیدەی وێ هەموو پەیوەندی بە بیر و باوەڕ هەیە ئەگەر بێت و کەسەکە بیر و باوەڕێکی ساچی هەبی ئافرەتی خەڵکی بکە کەواتە تەنها ئافرەتەکەی خۆی دەمێت کەواتە ئافرەتەکەی خۆی لەکن هەمووش دەکە بەڵام ئەگەر بێت و چاوی خۆی نەگرت بەخوای بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک 100 تەجمیلیش بکە ئافرەتە چییە لەکن ئەو پیاوەی نابتە ئافرەتێک کە بەدڵیبی هەموو ڕۆژی هەنجەتی پێدەگری هەنجەتی پێدەگری ئەوە هەموو بابن سایکۆلۆژی پیاوەچیە ڕوون و ئاشکرا لەو بابەتە ئەگەر بێت و بەو شێ بیری کردەوە زۆر سپاس دکتۆر ما بحثا كاري خير خوازية كريجة لكي دمها رمضان دي شخوا ميوانا كي ما هي كروان دوست كيه او جي سربرشتيار جروبا كروان دوست كيه آخر خوازية وشخوا ميوانا مي هذه كاري خلقيت كسر شعبات واتي عشيري بناوي بنابانجي دوستكي سير جابا عزيزة بخير احترام سير جابا بخير هاتي خير زور بخير هاتي خير دار ممنونين قال رمضان چواني والله رمضان الحمد لله زور خوشه بس کاری ما گلکه چوا گلکه بحثی کاری خوب کد رمضان دا کاری ما دوی هیوی دام ام کاریت ما برفرهتر لیتین و مثلا بشاف و روژه يعني روژه باید 48 ساعتا 5 ساعت تنی ما خوها باید نه استراحه خو بله دمها رمضان دياد ما هي تجي تمومي ما هي تجي بردوامين بس في هيفي بتر خلق وخير خواست انا سرخط واليكاريا چند کسا کریه تا استحتانه حتی بگوه تقریبا 3000 کسا بچیکا جلوبرک ما بو اویدی کرینم و بس هيفا رمضان ده ببوره يعني عام نه هيفا رمضان ده حتی بگوه افصاله اوا 21 روزه 3000 و ما آهن خورنه بو ایک هیف تقریبا حتی 700 عائله آماده کرینه
و 200 عائله دیجی کت مای و همچنین بجین مثلا گوشت سور جد وی هیوه دا 305 کیلو مل سر خلکی دابش کرینه و رجکا باش یا هاریکاریا بس گلک هاریکاریت ما خیرخوازت ما بجن نابیتین بجن مثلا ده گلمه این مالا که 10 مالا بو اویدی خیرخوازه که گوت 10 مالا دید گلمه 10 مالا از گل چون یعنی هر ماله 10 ورقه دانه 10 ورقه کلی تشته که جاجنیجی کرا قیبل خو او دبو کرد باشە کا کاروان هون چاوکە هاریکاریە خەڵک دکەن یعنی بە شێوەیەک چاوە خەڵکی هەڵدەبژێرن چاوە دەستنیشان دکەن گروپێک مە هەیە گروپی ما تقریبا 14 کەسن ئەو چەند کولان چەند تاخ چەند هەر کەسێکی پێدوی بێت بوومە دێ ئەوێ دیێوی ئینن عنوانێوی ئینن و پشتینگە ئەمژی دەچین هەر هۆریکاریەکە هەبیت ئەم دێ بووبین يعني فورمك مثلا سيستمك الكتروني حتى بشين عدالة بكان عدالة قالك خلقي بنفيسن شواديشين ترتيب كان ما مست عدالتك باشا هاي دفمه پیش وکی تلفونی هم کسی ناورگرین ایلا تیما ما بچتاوی مالی بینید که پیدوی بچی اجی ام بود کن یعنی امکانیات ایتما چه بن هر چه پیدوی بید ام بود کن بس ببورا بس ما يعني 14 کس دیشین بسنا همی کردستانی مال همی کردستانی نشین بچن دهوکه پاریزگاه دهوکه بس دهوکه پاریزگاه دهوکه بس نف باجر دهوک ان تاخین دورو بر نخیر بو نمونه شویدی عمل آکری بون بجل و دینار تاجی هر جهه کشوانا صد بچی کن جلو برگ میدوه بس هر تو نبینی زحمته يعني تو همي محافظة دهوكي بارزگاه دهوكي مال بقري نه مال ناگرهین چرا يعني هكذا ايك اوي ما بينيت بله ايكي فخيرية هي ما بينيت بله چرا دي يعني قهته جروبا ما مقود اتا تاخ چين مختار ميتين مختار المحل ميديا دان هون جيجي بله سوسیال میدیا ماج یا باشه اشین به متا ناوی چیه؟ کاروان دوسکیا پیویدی منن ناوی منن اسناپ من حتی هفته 8000 کسا اویدید کن یعنی جواب همین خندی امشین حتی ویگاوش حولی اسش هاتی ما ویره 3000 نامه سر اویدی من اگر بید ویگاو همشین بو کامیره جیبینی تبدت خوازن یاد به امی بدن خودت بیشن امی بدن بس نوتو 500 خوازن سیدا نوتو 500 خوازن خلک فقیرم وضع باش نینه بس مدوید ویره از بیشم خیر خوازت ما جامعه رو تقصیری ناکن یعنی خیر خوازت ما بزیترین دم گلب بزیترین دم تین سر خط من اولویت ددن که ایوه اولویت او کسیت به کسبن به خدام بن ایتیم و سیوی نوتو 500 کار ما بو ایتیم و سیوی آیا باشه تنها خودتان او کار دکن یان کسا زنگینی دیج دهو که هر کاری واند که نه ام کین و ما حوالتین ات این اثر خجی بله ات این اثر خط خیر خوازه که هی اول 2 سالت گلمه هر بیتا 28 مانگه 200 خزانه بو ایک حیف آهن خورنه بو فرد کرد اول 2 سال و 4 حیفه ماش اگر هون دادن مسلمانه تنه یا ایدجی مثلا اف ساله جشنید مهمی ها بونه ایک مثلا کتنت گرک تقریبا تایبه یدم ازدی تاتی ندف من مجلکت بوداینیم یه تاتی ندف من یعنی بفرق جداهی مسیحی تاتی من داینه بس کمیک و گلک که کمیک و گلک و تاتی هدف من مثلا او پیدوی نبونن کمت پیدوی بس ازدی رنگی گلک پیدوی بین والله اوی هات یادف کم پا اوی دی منا دکتر اوی هات یادف اوی گشتی بدت ما هاری کاریاوی که هم کسی دست بالا نازفرین اون لسال 2012 و حتی نوکه هر کاری خلق کن بله ارد خواه دوکه چون قصاقم هست نک از دوزه برش ببادینی قصاقم بیش الکاریت کاروان بلا بیشتر باش ل 2012 تو حزناکی بزنی دهو چکت سونه کاروان
چاوە تاقبیت باش خراپ نینە باز دێ فێرکەی دە باشە لە 2012 حتانوکە بەێ هاریکاریت چەند خەڵکتان کردیە با- ڕاستە باوەرکە مامۆستۆنایە حسابێ کۆرۆنای دابتنی ئەشێن بوو تا بێژم 17326 ئایلا ئاهێن خواردنێمە لە داینێ کۆرۆنا بەس لە کۆرۆنا لە دومانگ نوکە ئەوەندە ڕۆژێت مایت ڕەمەزانێدا ینی بەرنامەجیەوە چاوایە وەلبەرە هاریکاریە چەند خانەوادە عائیلت دی بکەن ما 200 ئایلەت هەین ئاهێن خواردنێ ئەم بۆ ببین بەردەوام و تقریبا 1500 بچیکێ مای ئەم دێ جلوبەرگۆ بووبین دوێنە شەو و یعنی هەندێک هاریکاریان مێنمان بەس هەندە ئەوێ دینینن قوینینن یا باش خرمەیە کرد یعنی کارێکی باش مێکرد خەڵک گەلک فەقیرە هەژارە خەڵک خودەیە هەی گەلێکی هەی یعنی تو چی بێژی چەند خودێ ئەو کارێ منی نەبێژم چەند بەس ڕاستیژی شەو ڕۆژەکێدا چەند کەس تەلەفۆناتت کرد بێژی ئەم پێدوینە هەکەر تەلەفۆنێ بیت باوەر کە هەکەر تەلەفۆنێ بیت یا هەی مثلا حتی از تلفنێکی جۆب دەمێ کۆدیت بەڕاتێت هەر گۆڤام ڤیدیۆی بینی نەخۆر باوەرکەش هزارهان تەلەفۆن بوومەتێ کاکە کاروان یعنی جنابەت فەرموود کە ئێمە ئەگەر کەسێ مشکلەی بێ تیم دەنێریم ببینێ فیلمی لێ دەگرن هیچ شێوەکی ناوێ خێرخوازە نایێتە گوتن ئەو کەسێ ئەم خێرێژیت گەلکەین وێ نێتوی باڵۆف نەبن ئەس تەحەدیەتکەم و تەسویرکەن هیچ شێوەکی تاسیر ناکەین باشە تاسیر بەس ڤیدیۆەکە هەی ڤیدیۆەکە هەی ئافۆ مەسەلەن تا خێر گەلمە کرد بوو مەسەلەن پێنجی ئایلا وەختێ ئەسچم بەر دەرگەهێ ماڵی ئەوژی زێدەتر بووی خێراتە گەهشتا فلانجی هەموو ئەوە بەڵگەیە هیچ شێوەکی هیچ شێوەکی تەحەدی بێژ کەم دەقێناتۆ ئەس بێژم هەنێک ینی ئالیکاری هەنێ ڕەنگی وان دەمەک درێژت خواز وەک شاگرتێکی بخوێنە نگاربیان یانژی نەخۆشێکی سەرەتانی بیانژی شتێولۆژی هون دەکەن سەردەما درێژ دەرمان و تشتێولۆ خودێ ئەوە مە پێچێت بیت ئەم بکەین بەس بێژ مەتە بەردەوام بیتنە چینکی مەچە ئەوێ دینینە بودجەنینە مەسەلەن هەکەر بودجەمە هەبیت بەردەوام دێهۆری ماڵەکەی بینن بێخی بەتە ڤیا زەنگینێکی بین مەثەن زەنگین بێژیت ئەس دێ هاریکاریە وانەوە بەڵێ شێن وێرە بێژم ئەوی خێرخۆزی وتم هیچ شێوەکی تو نابێژیژی بەس هاتە سەرگوتنێ ناوێوی نەبێژە ئەس ناوێوی نابێژم پیش شێوەکی گوتە من هەژدە ئایلا ئەڤە تقریبان 3 ساڵە موچێ هەیڤانە ئەم دەینێ و ئەو موچەژی کەمیەک وە پارەیەوە باشە ئەو یا گوتی ئەمە نەبێژە ئەو ئایلاژی هەمی ئێتی من پێدوینە باشە ئەو ماڵانەی کە ئێوە هاریکاری وانتان کردیم ش دیمەنێکت بینیوە چ ماڵباتێکت بینیوە کە بەڕاستی حاڵیان زۆر خراپ بووە و قەت لە فکری تۆ دەرناچێ ئەڤروکە دیمانێکی دیتی ئەڤروکە بیتاقە مەدان جلکۆ بخۆ بینن مەدگوتی هەرن جلکۆ دەرگەهەک مقوتە باوەرکە یعنی حتا وێگاوێ باوەرکە من زاد درست نەخۆر یا فتارە من درست نەکردە من دەرگەهێوانە قوتە گوت ئەزێل هیڤیە ئێک فترێ بوو مبینیت 10,000 من 4 زاروکێتین ئەس جلکۆ بوو بکڕم ئەو زاروکێ من حتا مەسەلەن کاسەعەت 10-11 بچیتە عیدا ئەو بێت ئەسکەمە بەر ئێکێدی ئەو بچیت یعنی وەختێ مە گوتیە بۆ هەر 4 بکڕە هەر 5 بکڕە باوەرکە ڕوندک چاوێت وی هاتن گوت خودی هینێت بوومینۆن و ئەو ماڵە مەوجودەشی و گوت حتا کرێوە 3 ملیۆن دینار کرێیە سەرمە ئەوە ئاخفتنا دەوێ وێ ماڵی خوا خێرت بنووسێ تو چت بێژێ زەنگینێت دی ئەوێ نوکەمەت بینن بێژەوانە کە هێش خەڵکێ دی هەی چاوەڕێیە هاریکاریە هیممەتاوانت کات هەر زەنگینەکێ الڤێرێ پێچێ بیت بلە هۆریکاریە هەژارە بکە نەئی لە ئەس بم بێشتا من کۆڕوان وەرە هۆریکاریە بکە هەر ئەو بخۆشێت ئەلمۆڵە خۆ یعنی هەژار بگوێت هەمی عردوێت هەین تاخێ خۆ ئەگەر تا چ پێچە نەبی هۆریکاریە کەسێکی بکە
باور بکە ینی گەلک زەنگین دەبێژن کۆروان $5 $100 باوەرکە ماڵە هەیت و $100 بدەی وێ شەوێ خرش کەیفادانانەوید وێ شەوێ خرش کەیفادانانەوید و ئەس دەبێژمژی هەر خێرخوازێکێ هاریکاریە هەژارێکی بکات باوەرکەش هەندێ خۆشترنینە مامۆستا قورعان ئەم هەندە حالەتات بینین یعنی دلێمە قایم بووی وێگاوێ دلێمە گەلەکی وەختی هێنگ هاریکاریەوانەتکەن گەلک کیف گەلە کەیفاماتێت باوەرکە ئەو ئەوێ دیۆت گەلمە تیمۆت گەلمن گۆزنداناکەن یعنی ئاکەر ئەس بێژمێ ئەف شەڤە سەعات 4 سپێدە دچین دەبێ کۆروان هەکەر ئەم سەعات 3 بچین ما باشترنینە دوامشن هاریکاریۆر و گەلک عایلام دێ تەلەفۆنێکەین ئەرزاقی دێبووینین باوەرکە سەیدا دەبێشتە من دێبەری فتارەینیوان پشتی فتارێ مچنین هەس چێکە کاکە کاروانی بەڕێز ئێمە بەڕێزانە کاکە دکتۆر بەڕاستی لە کوردستان هەموو کاتێک ڕەحم بووە هەموو کاتی هاریکاری بووە بەڵام ئینشەڵڵا بە بۆنەی مانگی ڕەمەزان ئەوانەی کە دەوڵەمەندن ینی داخوازی ئێمە ئەوەیە کە زۆر هاریکاری ئەوانەی کە فەقیر و هەژار بکەن چون ئەوانە کە فەقیر و هەژارن دڵی ئەوانە خۆش ئەوێ دڵی فەقیر و هەژاریش خۆش بێت دڵی خوا خۆش ئەوێ وەختی دڵی خواش خۆش بێ درعی ئەوێ بۆ خۆت و خانەوە دەتەر دەست خۆشبی لەشتان ساغبی ساڵێژ بۆ تیمەکەتمان دوو نەبن ممنونین زۆر سپاس بەخێر بێ سەرچاوە مامۆستا ئەگەر مناجاتیان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net را ژمارەڕێ چاوەڕوانتانین لێهێویاوەن دادەبان و کاکە سەفخان کاکە بۆ ئێمە پرۆمۆچوین بۆچی کاکە محەممەد لە چەمال چەند شەو لەمە بەر ویدۆکی هەنار بەداخەوە دەنگی نەهێنا بەڵام دەنگی زۆر خۆش بوو بەڵام دەنگی زۆر ئیستا ئێمە داوەتی تایبەتمان کردووە تایبەت بێت بۆ ئێرا بۆمان بخوێنیت و هەمومان کەیفی بۆ بکەین خێر هاتی گەلکی بخێرێ باشی براگیان بەخێر بێ زۆر زۆر بەخێراتی خێر هاتی دەچەم چەماڵەوە هاتی بەڵێ بەخێر بێ سەرسانەکەم لێتان ڕازی بێ ئینشاءالله لەگەڵ ڕەمەزان و مەولود و مناجات چۆنی سواز بەخوای تەعالا خی گەورە پشتیوانمان بێ باشین ئێوە شەوانە لە مزگەوت مناجات دەخوێنن ئێمە شەوانە لە مزگەوت لە خزمەتی باوکم مامۆستا مەلاراس زیاتر خەریکی تەراویح و دوعا و وتار و باوکی دەنگی خۆشە بەڵێ ئەوی دەنگ خۆشیە لە جەناوی باوکمە ماوەتەوە مەولود دەکەن شەوانی ڕەمەزانیان وەکو لە مزگەوت کەمتر بەڵام ماڵ هەیە مەولود دەکات لە ڕەمەزانە کەم زۆر وەڵاهی بە پێی ئەوەی کە ماڵەکە خۆی بیکات یعنی لە ڕەمەزانە بە تایبەتی لە چەمچەماڵ کەمتر ئەکرێت جا ئەفتارەکە یا ئەو مەولودێ بۆ چ کاتێکە ینی لە چ کاتی دەست پێ دەکات مەولودەکە من لە زۆربەی ڕەمەزانان مەولود مەبێ لە شارەکان لە سلێمانی لە چ کاتی ڕۆژی بەڵێ ئەزانم لە دوای ئفتارۆ دەست پێکات ینی نان خواردنەکە نیە بابا ناخواردنەکەی دیارینجا ئەی چۆن باشە ناخواردەکەەوە من بەس ناخواردنەکە پێم بەڵام بۆ قسەشەکە ئەو برایە ناخواردنەکە بۆ ئێمە ئیزعاجە نابێ زۆر بخۆی من مەبەستم بۆ شتێک بڵێم لە مەولودی کوردەواری کۆن ئەو بیر و باوەڕە هەبوو پێیان نازانم لە ڕۆژهەڵات و ڕۆژاواش هەیە نابەست لە هەولێر زۆر بوو دەبواە خواردنەکە با بڵێن بینن دابنێن دیانە گۆ بەرەکەتی دەکەوتی ئەگەر سەڵەوات لێ بدەی و ئەوانە لەسەر خواردنەکە خۆم لە زۆرەکانە ئێمە وەختی منداڵ و گاک دوزەر کەوت بە بیری چ وەختی ئەچوو بۆی مەولودیەک ئەگەر نان خواردنی مە ئەموو گاکە مەولودەکەی تا ڕەخۆشە ماموو وشکە کاکە هەگەر تشت تەکتنە ئاوەکە دێتین ئاوەکە دێتین زۆر خۆمان ماندوو نەدەکرد نام خۆم لە زۆربەی مەولودەکانە بە خاوەن ماڵەکە ئەڵێم کە شەکرە خوێیە یان لەبەر دەنگت شیرینیەکانە بۆ دای بنێن دوایی تێکەڵاوەکرێت لەگەڵاوانترا بۆ بەرەکەتی ماڵەکە و کە ئەو مەولود و سەڵاواتێ بەسەر خوێنێت باشە چەند ساڵەت و مناجات دەڵێ من
لە تەمەنی منداڵیەوە لەگەڵ جەنابی باوکمە بەشداریم زۆر کردووە لە ئەجارە بزانین خۆی بۆنەکان چەند ساڵە خۆ چەند ساڵی خۆم 22 ساڵم بالبرخست یعنی بەقدر منی ینی تۆ تەمەنت بۆ نمونە 3 ساڵ بوو 4 ساڵ بوو لە تەمەنی 5 ساڵیەوە پێ کرد 5 ساڵیەوە بەڵێ هەتا وەکو لە فەیسبووکی خۆشم بەڵام کردوتەوە لە دوو تەمەنی جیاوازە لە 5 ساڵیە بەشداری مەولودێکم کردەوە تەنها دەڤلێدەر بوومە بە مناڵی بڵێم بەزگەرە بەڵام دوای ئەوە خۆم گروپم دانا مامۆستا یەکەم مەولود کە تو مناجات مەولودت وت لە بیرتە کەی بوو وەڵاهی وەکو یەکەم مناجات ئەوەی کە وتو بێتم بە ڕسمی لە 2013ەوە نە بە ڕسمی هەر یعنی ها بە حکمیەوەی لەگەڵ هەر لە منداڵیەوە لە منداڵیەوە یەکەم جارکە لە ساڵیەوە من دەسم کرد بەو ئیشە یەکەم با بڵێن وتنت هەستت بە جۆرێک لە ئیحراج و شەرم نەکرد وەڵاهی ئەوە تەبعاً شەرمکردنەکەی تایە بەرەوەڵا ئاراقت نەکرد من سەرەتا حەزم لە بانک بوو بانک فێر بم کاکە محەممەد شارەزای لە مەقامەکان هەیە باشم سپاس بخۆی سەرەتا حەزم لێ بوو بانک فێر بم لە لای باوکم پرۆڤەم کرد دەمێک ماوەیەکی زۆر پرۆڤەم کرد تاکو بانگمدا اینجا کە بانگەکەم داگەڕامە ماڵەوە بە ماڵەوە وت ئەم ئێوارەیە بانگ یەکەم داوە مزگەوتەکە ئەلەرزیەوە باوکم دای لە پێکەنیتی کوڕمەوە خۆ گیانتە لەرزایەوە دەسەکەی بانگەکە نییە ئەنی ئێسش باشی لە بانکدان سواز بەخوا بەشداری پێشبڕکەیەکم کرد پلەی دووەمم هێنا لەسەر ئاستی چەمچەماڵ لە چەمچەماڵ شوێنێک هەیە کەسێک بێ فێری فێربوونی مەقامەکان فێری بانکدان لە چەمچەماڵ وەکو بڵێ مامۆسای باشی لێیە بەڵام ئەو کاتێمە دەورەیە کرایەوە لە بانکدان ماوەیەکی زۆری پێچوو سپاس بەخوای گەورە پلەی یەکەمم هێنا بەڵام تر بوومە پلەی دووەم بۆ قسمەتی خی گەورە مەبەست دەوراتی فێرکردن تعلیمی بەڵێ ینی بە گروپ هەیە کە دەورات بکەنەوە مامۆسای شارەزای تایە کە خوێندکاریان لایە بۆ فێربوونی قورئان بۆ فێربوونی مەقامەکان بڵێ تشتی مەقامی حەز دەکە بێتر وەڵای من مەقامی سەفەر زۆر حەزم پێێتی تێ تشکیش بەربێژە ئمە جنابنا داوت کردمان بخوێنی بزانام چی دەکەی کاکە لە خۆ پێش بچێ نییە بزانم چی ئەوە بخوێنێ مزگەوت لەشمان بلەرزێ باشە پرسیارێکمە بۆ پێشەوەی بڕات کەی بوو تۆ هینەکەت پرۆمۆی مناجاتەکەت بینی بۆی ڤیددیۆ بۆ ئەمە بنێری کەس پیشانی یان خۆت وەڵاهی من ئاگدار نەبووم کوڕێکی برادرم ئاگدار من کردوەتی پێشبڕکەیەکی وا هەیە لە ڕووداو هەر ئەو شەوەی کە تەلەفۆنەکەم کرد هەر ئەو شەوە ڤیددیۆکانم نرد دەست خۆش کاکە فەرمو کارم کە لە خزمەتتان يا رسول الله زليل دل حزين رحمتي مستمند بقرار بقرين رحمتي يا رسول الله زور دمين كعجب شوا وظليمه هر لبر عشقي تو يا رسول الله وانا ما ودلي من اهل دلي من اهل دلي من
لبحري غما غرق بودلي من برين دارا انتظاري شفايتو يدلي من هاي لدلي من هاي لدلي من صبوري بكسنا يا خود لي من رحمي بك اي خدايا اي خدايا اي خدايا اي خدايا زور بيت شعر يدلي من هاي لدلي من هاي لدلي من وديار صاحب رسولي خدا ترى ولا من بويا شورج هر لخيالي دا يدلي من لدلي من كيدا بيبج ما مدينة تظلم وخيواه كيدا بيبج ما مدينة تظلم وخيواه عبدي قناه برلقى في فخر عالم كوتوا فخر عالم كوتوا قوتي نتقمنا ما وفكره شمكم بوا فكره شمكم بوا فكره شمكم بوا أقري مرجي غريبا وإلى جار قنبر بواه وإلى جار قنبر بواه وإلى جار قنبر بواه كيدا بيبج ما مدينة تظلم وخيواه كيدا بيبج ما مدينة تظلم وخيواه عبدي قناه برلقى في فخر عالم كوتوا فخر عالم كوتوا كيدا بيبج ما مدينة تظلم أخي أوا أخي أوا أخي أوا كريش غراز لبرقى في فخر عالم كوتوا بجنا سرداني فرصة ياران بجنا سرداني فرصة ياران عمر زور خوشة لاقى الناس داران عمر زور خوشة والله لاقى الناس داران بابشينا روزة روزة خوشة بابشينا روزة روزة خوشة شعري في غنبر دل بوي فاروشة شعري في غنبر دل بوي فاروشة أي عاشقاني روزي في غنبر أي عاشقاني روزي في غنبر صلاة ودليدان لا سر في غنبر صلاة ودليدان والله لا سر في غنبر بابشينا روزة روزة خوشة بابشينا روزة روزة خوشة شاري مدينة دل بوي فاروشة شاري في غنبر دل بوي فاروشة عزيز عزيز يعني شيرين عزيز عزيز
جاني شيرين لخوام دوايا روزة ببينا لخوام دوايا قربان روزة ببينا ايك زيد العاشق ولا مدينة زيد العاشق ولا مدينة توزي رقاك وبود التسكينة شوقي صحابي دايلة مدينة شوقي صحابي دايلة مدينة قبري بيغمبر شعلة نورينا عزيز وعزيز جاني شيرين عزيز وعزيز جاني شيرين لخوام دوايا روزة ببينا لخوام دوايا روزة الله تسخوش او حيبني لي بوفينا كاغا محمد اي والله حيبني بكاغا محمد دنگ دانا بەڕاستی حەق بوو خۆت بە برادەرەکانت بڵێ بە خێزانەکەت بڵێ دەردی کاک پێیانمەڵە ڕکلامێکی چاک بۆ قورآن من هەمیشە ڕاست دەڵێ ما یعنی ئەو چەند دەنگم بیستیمە لە ڕۆژی ئەوەڵ ڕەمەزان یەکێک لەو دەنگانە کە ئەمن زۆر حەزم لێ کرد دەنگی جنابەت بابێتەوە ئێرە حەز دەکەیت چونکە کاتیشمان نەماوە مامۆستا محەممەد ئەمە چون زۆر حەزم لەو مەقامەیە بەڵێ بەرنامەت چییە ناتەوێت بەشداری پێشبڕکێی جیهانی بکای باشتر بخوێنی بە شێوەی ئەکادیمی وەڵا بەرنامەم ئەوەیە پشتیوان بەخوای تەعالا کە بەشداری پێشبڕکەی گەورە بکەم ئەو ئاواتمە ئینشاءڵڵا بەشداری شەکەم خۆی گەورەی ئەوەرە ئینشاءڵڵا ئامین ئینشاءڵڵا سپاس بۆ جناب سڵاو بۆ خانەوادەی محتەرام بۆ بابی محتەرام بۆ خەڵکی بەشەرەفی چەمچەماڵ لێتان ڕازی بێ و سەربەرستان کا و دەستان خۆش بێت مەمنونم بەڕێزن سپاسانەکەم چاکۆیان ساعات خۆشکوم ئەمەنی موزیکە ساعت ئاوەژی خۆش بێ پشتی تشتێ خۆش تشتێ خۆشتر ئانایی هینا شتێ خۆشتر بێ شتی خۆشتر کاگە سەفخانی بەر یعنی چی هەیە ئەمساڵە خواردنێت کرد تشتێ خۆش تشتێ خۆش باید باسی خواردن بکەین شخوا تشتێ هەری خۆش ئەم بێژن دمەخێ دادەبان و باسی وەڵا من دڵم شکاوە نانا بەخوا باسی ئەوە مافی منە نانا باسی دەی باسی کە دەی باس بەڕاستی خانمی سەرکەوتو مافی منە باسی بۆ ڕۆژە تشتێ گرانێ چاندی و هوەرێ و شتێ ولۆیتە دادەبانە فەر بوو کۆتایی بەرنامەکەت میوانێکی دیکەمانەیە لە بڕگەی خانمانی سەرکەوتوو کە مەهاباد ڕەحمان لە کۆیەوە هاتووە خاتو مەهاباد شێفێکە ماشەڵڵا جلەکانیشت زۆر لێ هاتووە بەخێراتی مەهاباد ڕەحمان وە گوتم لە ماڵەوە خواردن دروست دەکات زیاتر بە دلیڤەری دەیفرۆشێ بەڵام بەهۆی ئەوەی کە زۆر کەس لێی ڕازی بوونە چەند ڕێستۆرانتە داوان لێ کردووە بێ بە شێف وەکو شێف لەلای ئەوان کار بکە ئەنجامێ لە خۆی پرسم زانمە خوارد نەخۆشانەت چۆن شێروی دروستی بەڕێزی زۆر سپاس کە ئاو خەڵک باسیەکەن زۆر بەخێراتی زۆر سوپاسان دەکەم بەڕێزن وەڵی تر منیش وەک هەر خانمێکی تر حەز و خودیایەکەم هەبوو بەڕاستیە لە مناڵی زۆر حەزم بە ئیشی مەطبەخ و ئەو شتانە بوو منیشم ساڵانە فکرم بۆ هادووتم بە منیش هیچم کەمتر نیە لەو خانمانێک کە دەزڕەنگین و شتانە زۆر حەزم لێ بوو کارێکی خۆم هەبێ سەرەتا چۆن دەست پێ کرد سەرەتا وەڵی هەر لە ماڵەوە ئێستاش هەر لە ماڵەوەم بە زیاتر وەکو شێف 2 مانگە لە ڕێستۆرانتێکی شەکەم خۆشە کارکردن لە ڕێستۆرانتێ بۆ ئافرەتێک
زۆر خۆشە زۆر مرتاحم هەرچەند زەختە زۆر هیلاک و ماندووبوونی تایە جا ئەو منجەڵە گەورانە خواردنی تیا درستەکەین بە تەکید وایە بەڵام هەستەکەی ها ئینتاجێک هەیە لە ئیشەکەدا ینی هەز دەکەی کە کەسانێک رازین لە خواردنەکانە دیتر هیلاکێکە لە بیرەچێتەوە باش ساڵی چەند دەست پێ کرد 3 ساڵ پێش ئیستا بەڵێ لە ماڵم کەوایە زۆر شت دەکڕی لە بازاڕوانیە بۆ کارەکەت نرخی بازار چۆنە هەسناکەی گران بۆ شتەکان بە تەکید وایە ئەوە نەکاری کردبێتە سەریشەکەی من ئام تەسیری کردووە بەڵام کەسانێکیشان کە عنی حەزیان بۆ خواردنەکانم چی زۆر زۆر خۆش دروستەکەی والله سەر و پێ و کولیچە شیرینیەکان کولیچە بەڵام سلێمانی دین بۆ سەر و پێ ئەرێ والله سەر و پێ لە کەرکووک لە هەولێر لە سلێمانی ئەرە والله بۆ کۆیە ڕەمەزان سەر و پێکە بە چ شێوازی دروستەکەی بە شێوازی سلێمانیە بە شێوازی هەولێر چکە سەر شێوازی من باگی پەلێنم ئیتر خەڵکی هەولێر بەهاراتی تێناکەن ئاوەکەی سپیە بەڵام خەڵکی سلێمانی بەهارات و زەردەچەوەی تێکە ئەوانە بەکارێنم بەس من زیاتر حەسەب لەسەر داواکاری خەڵکە ئیتر چۆن داواکەن ئیتر هەرێکە و تەبیعەتێکە چۆنیان بێ ئەوە بۆیان دروستەکەم بەڵام 100% نتیجەی هەیە عنی زۆر بەدڵیانە باشە ئەنج ئێستا زانێ خواردن گران بووە و کەلوپەلی خۆراک گران بووە خۆت باست کرد نرخەکان لای ئێوە چۆنە گرانتان کردو بە تەکید گرانە بێ لەبەرەوەی ناچارم یعنی منیش کە گرانی نەکەم ینی هیچ ئیسفادەیەک نابێ بۆم لەگەڵەوەی حەزێکم هەیە بۆ ئیشەکەم بەڵام بژێویەکیشە ناکرێ من هەری لاگ ینی هیچ دەستکەوتێکم نەبێ بەڵێ بەس ئەوەی حەزی لێبێ وتم ینی هەر داوا کە خاستن کولیچە و سەر و پێکە زۆر زۆر داواکاریان باش ئێتە سترانی بێژم ستران عەلمی سترانە خواردنێک کوردی تچێت کەوێک کەون وەکانە سەر و پێ و بلیوانیا ئەی غەربیم دەبێژن وەک پیتزا و طبعا سەفقان لای هەنێک کەس خواردن وەکو سترانگوتن وایە عین ئەوژ ستران واش لۆما خەڵک دەستەوێت خونمە نەرمەندە تکی ناچێت کە بێتر ئەی کوردین یان ئەیدنن کوردیەکان زیاتر لە ڕێستۆرانتەکەش خاستن کەڵە شێر و برنج و خرە خەرمان و برنج و فاسۆلیای تر کۆڵاویەکان بە عام من و هاوڕێیەکمین لەوێ بێتر تو خۆشارەزات کیژان مەبەستت نییە بیکەیتە قوتوی لە سوپر لە مارکتەکان بیفرۆشی نا بەس هەیە عایلە داواکە مەسەلەن بە مەنجەڵی گەورە میوانداریەکە داوەتێکی هەیە مناسەبەیەکی هەیە داواکە شیرانیش چێت کە شیرانی بەڵێ شیرانیش دروست دەکە شیرینی بەڵێ بە تایبەت لە ناو کۆیە خەڵکی کۆیە دەزانن کە شیرینەکانم زۆر بە ناوبانگە لە کۆ عید میلادەکە دروست ترالیچە ناکەم ناوەڵا بۆ بڵێم بەس خشخشەکەم تۆرتا کونافە کولیچای ترە پاقلاوە بە ڕۆنی کوردی و گوێ تر فستق و لەگەڵ مەسەلەن ڕێستورانی عەقدت هەیە بەڵێ لە ڕێستۆرانتەکەی شەکەم بەس ببوونی مانگەی ڕەمەزانەوە ئێستا حالیان و کۆر مەطعمێکی تر داخراوە ئێستا بەڵێ دانەخەبەرم بەشی شیرینی بۆ ئەفتاران بۆ باز نابێ ناچینێمە دوای ڕەمەزان دەست پێ باش ئەس تشتێکی بەرسم دکتۆرژێ چێ بووی بتەر دەرباس بوو جاون تەرجەمە بکەن گفێم نەکەن دەرباس بووی کەسێکی خۆست بێ و نەهات بنەبر بن جەم تەما بخوارە کەسێکی داوای کردبی خواردنێکی دیاری کرا و بەڵامەت خواردنەکەت بۆ ئامادە کردی و نەهاتەوە نەبوو چۆن دڵیانێ خواردنە خۆشانە ئۆردەرێکەن من نەڵێم عنی مەحتی شەکانی خۆم بکەم هەرچەند لە ماڵەوەشم ئیشەکەم بەڵام خواستێکی زۆر زۆری لەسرە بڕواکە عنی لە کەرکک تەلەفۆنەکەن لە هەولێر ئەڵێن بۆ نایەتە کەرکک بۆ نایەتە هەولێر دەورە بۆ سلێمانی عنی ناشیان ناسم حتا لە خاریجەوە داوای کولیچەکەکەن و بردووشیانە تر خەڵکی کۆی خۆیان توانە شاید بن عنی باشە ئێستا لە ڕەمەزانی لە ڕەمەزان زیاتر خەڵک چ خواردنێک داوا دەکات وەڵی خۆتەزان لە ڕەمەزان لە ماڵێر عادەتەن شلە و برنجوی تر مریشک و ئەو شتانە داواکەن زیاتر ئەوانەیە ئەت پێم بڵێ بەخۆت ئەو هەموو جۆرە خواردنانە دروست دەکەی بەخۆت حەزت لە چ خواردنێکە من خۆم زۆر حەزم لە یاپراخ یاپراخی کامیان گەڵامە یان گەڵامێ و هەر یاپراخ بێ بەس بە تایبەت گەڵامێ بەخۆ گەڵامێ زۆر تایبەتە خانمان هیوایەتیان گەڵامی ئەمن پرسەکەی بە سۆرانی ژێ بکەم هەموو ڕۆژێک هەموو ڕۆژێک دکی ئەتشی هیویدار مەکە هیویدار
بسك بسوراني قسبكم بسوراني همو روجك تو كاردكي لمال بەڵێ زۆر ڕۆژ کار دەکەم بڵێ بەڵام کاتی ڕێستۆرانتمێ و بەردەوام هەتا بەیانی و حوتە ڕۆین تا دوو نایینەوە بەردەوام لەوێژ یعنی خەڵکێک هەیە بە تایبەت دێ بۆ خواردنەکان ینی پێمانەڵێن بە تایبەت تەلە بەیزان کۆڵێن یعنی هەفتەی 5 ڕۆژ نین 4 ڕۆژ 3 ڕۆژی هەردەین لەبەرەوەی ئێوە خواردنەکانتان زۆر بەتامە باشە خاتومە بە زانیاریم هەیە ئەڵێن تۆ زۆر حەزت لە سفرە و گەڕان و سەیران چ پێوت کۆنتڕۆڵ پێیانوتم باشە چۆن فریاکەوی ئیشەکەش بکەیت و ئەم هەموو سفرە ئیتر ڕێکی خەمەکەی کەس حەزی لە شتێ ڕێکی ینی هەرەچی هەرەچم سەفرەی خۆمەکەم گەڕانی خۆمەکەم و مناڵیشم لە مەکتەب و ترمیوانداری و زۆر بێ بەڕاست ڕێستۆران بۆ سەفرا ینی بۆ سروشتوانە لە خوراکی خۆت دەبێت یا کەباب و ئەمانەیە زۆر جاری خۆم حەز لێ خاستن یا فراخەکە هەرە بێبی بم خۆڵەکە زۆر حەزم خاستن نجا بە داریش بیکوڵێنی تو شتانە لێ جاسە ترێندە بۆ ئەگەر یان فراخبەری سناپینەکەی نابێ ئیتر شیرینیەکانیشم ببورنە بووە شیرنی بێنم بە زۆر مفاجئ بووم دوێنێ داوەتێکم هەبوو خواردنم زۆر دروست کرد زۆر هیلاک بووم خەینا باشتر فریای ئیشەڵا ڕۆژێ دێنە ڕێستۆرانتەکە ئێمە بە ڕەمەزان دەمی وشک هاتی بۆ کۆ دەمی وشک گەڕایەوە ئیسە باسی ئەو شتانە دەکەی ئەگەر ڕەمەزان لە خزمەتدام بەهاتنا بۆ ماڵمان خزمەتدام زۆر سپاسدانەکەم پەیامی عەزیزی والله شعری حەزرەتی مەولانای بەلخی حەزرەتی مەولانا ئەو شەو هەر خەریکی مەولانای بادەیە جەبار ازایم جرعی
باتی زلفقار شد من گلستان ارم را سر کردم گلستان ارم را سر کردم چو دیدم سر به سر گل